کتێبخانەی دەنگی خەزان لە هۆڵی ناساندنی شاکارە هونەریەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بە کتێبێکی پەروەردەیی بەناوبانگ کتێبخانەی دەنگی خەزان کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم بە زنجیرە پێشکەشەکات. ئەم بەرهەمە دکتۆر کاربر نووسیوێتی و شەیدا سەلاح لە فارسیەوە کردوویەتی بە کوردی. چاپخانە و ئۆفسەتی قانع ئەم کتێبەی بەرهەم هێناوە و مافی بەرهەمهێنانی دەنگیشی پارێزراوە بۆ کتێبخانەی دەنگی خەزان. کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم لە ئامادەکردنی عەتاقە لە داغیە و بە دەنگی سۆزان سالار پێشکەشەکرێت. بەشی دووەم. شێوازە سەرەکیەکانی پەروەردە. لای زۆربەی دایک و باوکان پەروەردە بێجگە لە سزادان شتێکی تر نییە، بەڵام لە ڕاستیدا پێناسەی پەروەردە بریتیە لە چەند شێوازێکی ئەرێ و نەرێ، پۆزتیف و نێگەتیڤ. کاتێ مناڵ پەروەردە دەکەن پێش ئەوەی داوای ئەنجامی کارێکیان لێ بکەن فێریان بکەن، ڕەفتاری چۆن بنوێن و نەخشەی هەڵسوکەوتیان بۆ دابڕێژن تا بتوانن ئەوەی داوایان لێکراوە بیبینن. لەو کاتەدا بەردەوام پێیان بڵێن کە ئەنجامدانی چ کارێک باشە و لە کاتی پێویست بیریان بخەنەوە کامکاریان شیاویکردن نییە. پەروەردەی کاریگەر ئەوەیە کاتێ مناڵەکەتان لە ژێرچاوەوە سەیرتان دەکات تاکو دڵنیابن لەوەی ئەنجامی دەدەن کارێکی باشە یان نا، ئێوە بڵێن باشە لە جێی خۆیدایە. کاردانەوەی پەروەردە لە بەرامبەر ئەو منداڵەی تازە کەوتوتە سەر پێ و خەریکە بۆ لای سویچی کارەبا دەچێت بە یەکنا بە تەواوی جێگیر دەبێ. کاتێ خەریکی تەلەفۆنکردن و مناڵە بچووکەکەتان قسەتان پێدەبڕێت تا لەگەڵ ئێوە قسە بکات. پەروەردەی دروست ئەوەیە لای لێ نەکەیتەوە، بەڵام ئەگەر مناڵەکە خۆی بڕیاریدا چاوەڕێتان بکات تاکو قسەکەتان تەواو بکەن، باشتر وایە بە نیگایەکی ئاوێتە بە سۆزەوە سەیری بکەن و سەرنجی بدەن. کە مناڵێکی گەورەتر لەسەر شتێک وەرگ دەگرێت ئێوە تێدەگەن مەبەستی ڕقگرتنە. ئەگەر لای لێ نەکەنەوە کارێکی باشتان کردووە. هەندێک جاریش بۆ ئەوەی مناڵەکە فێر بکەن کە ڕەفتاری هەڵە و پێچەوانی خواستی ئێوە ئەنجام دەدات، شێوازی باش ئەمەیە. ڕێگە بدەن بەرهەمی ئەو ڕەفتارە نەشیاوانەش تاقی بکاتەوە. زۆر جار بەڵێیەکان لە نەخێرەکان کاریگەرترن، چونکە وەڵامێکی بەڵێ وا لە مناڵ دەکات وا بزانێ ئێوە ڕەفتارەکەی پەسەند دەکەن. پەروەردەی منداڵ ئەرکی یەکڕۆژە نییە و ڕێکوپێکردن و فێرکردن بە شەوێک بەدەست نایەت. پێویستە دایک و باوکان بەردەوام بن تا شێوازەکانی پەروەردەکردن جێگیرتر بێت. بۆ فێرکردنی مناڵەکەتان پێویستان بەکات و توانایە، وەکو بیرروڕا و شارەزابوون و نرخ بۆ دانان. سەرەڕای ئەوەش منداڵ هەمیشە ئامادەی فێربوون نییە. لەبەر ئەمە پێشنیار دەکەین لە سەرەتاوە خۆتان فێری خۆڕاگری و هێمنی بکەن. ئێوە بە خوێنساردیەکی زیاتر و کاریگەرتر لەگەڵ ئەو کارە ساتانەی کە پێشبینی ڕوودانیتان نەکردووە ڕوبەڕوو دەبنەوە. دوای ئەوەی کە فێری شێوازەکانی ئارامی و هێمنی بوون، پێویستە ئامانج و نیازی مناڵەکەتان بەرامبەر یەکتری دانن. لەو حاڵەتەدا ئەگەر بەپێی ئەو بەرامبەرکردنە کار بکەن، ئەوە بۆتان ڕوون دەبێتەوە چاوەڕێی چی بکەن. لە دوای ئەوە پێویستە تواناکانتان بە ورەی بەرزەوە بخەنەگەڕ، دەربارەی ئامانجەکانتان بدوێن، لەو دواننەدا ڕازگۆ بن. لە کۆتاییدا پێویستە بە جددی ڕێی پەروەردەکردن بگرنەبەر و
چیتان دەوێت لە مناڵ دەبێت پێی بڵێن. لە کاتی ئەنجامدانیشیدا ڕەزامەندی خۆتان دەرببڕن. کاتێ مناڵ ڕەزامەندی ئێوەی بەدەستهێنا ئەوە فێری دەبێت و خۆی پێوە دەگرێت. بەڵام ئەگەر لەسەر کارێک کە بتانەوێت ناڕەزایی دەرببڕن، ئەوە کاردانەوەیەکی زۆر زیاتری دەوێت بەرامبەر ئەو کارە باشانەی لەسەری هاندراوە. لەو بەشەدا بە وردی شێوازەکانی پەروەردە شیکراونەتەوە. ئەم شێوازانە بە شێوەی دووبارە بووەوە لە قاڵبی ڕێگاچارەکان لەسەر تاسەری کێشەکە باسکراون. ئەم شێوازانە بنچینەی ئەم کتێبە پێک دەهێنن. پێویستە ئێوەش سوودی لێوەربگرن. بەم جۆرە دەبنە دایک یان باوکێکی شایستەتر و مناڵەکانتان ئەو ڕەفتارە باشە ئەنجام دەدات کە ئێوە دەتانەوێت و پەسەندی دەکەن. 2 بۆ 1. چۆن هانیان بدەین؟ بۆ دایک و باوکان ئاسانە کە تەنها سەرنجی ڕەفتارە نەشیاوەکانی مناڵان بدەن و کارە شیاوەکانی لەبەرچاو نەگرن. بۆ نمونە، مایک و لیزا بە بێدەنگی لە ژوورەکەیاندا خەریکی یاریکردنن. زۆر دۆستانە کەلوپەلی یاریەکانیان دابەش دەکەن، بەڵام کەس باسی چاکەیان ناکات. هەردوای چەند خولەکێک لە نێوانیاندا ناکۆکی دروست دەبێت. باوکەکە تووڕە دەبێت و بەسەریاندا هاوار دەکات. دایک و باوکان هەر ئەوەندە پەروەردەکردن و فێرکردنی مناڵەکانیان بایەخ دەدەن کە کاری باش ئەنجام دەدەن، بەڵام کاتێ هەڵەیەک لە ڕەفتاریاندا بەدی دەکەن، هەموو هەڵەکانیان بە چاودا دەدەنەوە. لە ئەنجامدا مناڵان لە ناو تۆڕێک لە ڕەخنەدا دیل دەبن. ڕەخنە لەگەڵ کەمێک ستایش و پێدا هەڵدان بەرهەمی چاکتر دێنێتە بەر. مناڵەکانتان دەیەوێت بە هەر ڕێگایەکەوە سەرنجی بدەن. ئەگەر دیدی ئێوە نیگەتیڤانە بێت، ئەوە ئەو لەو ڕێگایەوە بە ئامانجی خۆی دەگات. بەڵام ئەگەر لەسەر بابەتە باشەکان چڕ ببنەوە، لە بەرامبەردا ڕەفتاری باشی زۆرتان دەست دەکەوێت، چونکە لەم حاڵەتەدا منداڵ بە ڕەفتاری باشی خۆی هەوڵ دەدا سەرنجی ئێوە بۆ لای خۆی ڕاکێشێت. ئەگەر خوتان بە هاندانی مناڵەوە نەگرتووە، ڕەنگە ئەم کارە بۆ یەکەم جار دژوار بێت، بەڵام هەرچەند زۆرتر ئەم کارە ئەنجام بدەن، بۆتان ئاساییتر و ئاسانتر دەبێت. بە خێرایی تێدەگەن کە تاریفکردن و ڕنگدانەوەیەکی زۆر بەهێزی دەبێت کە تەنیا ژمارەیەک لەو کارانە دەتوانن ڕەفتارێکی نوێ دروست بکات. هەندێک لە دایک و باوکان لەوە نیگەرانن کە مناڵەکان فێری هاندان ببێت دەربارەی مناڵێک کە زۆر کەم لەلایەن دایک و باوکەوە سەرنج دەدرێت. بە شێوازێکی گونجاو لە جێی خۆیدا هانی بدەن بۆ بەدەستهێنانی وەڵامی باشتر. جۆری هاندان و ستایشکردنتان لەگەڵ تەمەن و خۆی مناڵەکانتان بگونجێنن. بۆ نمونە لە باوەشگرتن، ماچکردن و نیشانەکانی تری سۆزداری لەگەڵ وشەی پرسۆز و خۆشەویستی. بۆ مناڵە بچووکەکەتان کاریگەری زیاترە، بەڵام دەربارەی مناڵانی گەورەتر باشتر وایە کە پەیامی نهێنی بەکاربێنن، چونکە ئەم مناڵانە زیاتر حەز دەکەن بە جۆرێکی تایبەت ستایش بکرێن. بۆ نمونە دەتوانن بە چاوداگرتنێک یان دەست هەڵتەکاندنێک وا بنوێنن کە سەرنجی کارە چاکەکەیتان داوە. دوای دەتوانن دەربارەی ڕەفتاری چاکی لەگەڵ یەکتردا بدوێن. بۆ هاندانی مناڵانی گەورە قسەیەکی تێکەڵ لەگەڵ گاڵتە و گەبدا هەڵبژێرن. گوتنی ئەم ڕستەیە چ بەکارهێنانێکی جوان لێرە ئەنجام دراوە. وەڵامێکی باشتر لە ناو مناڵێکی 12 ساڵ دەدات بەدەستەوە، تاکو ئەم ڕستەیە بەڕاستی جێگاکەت بەباشی کۆ کردوێتەوە. بە بیرروڕای ئێمە پێویستە دەربارەی وەڵامی منداڵ بەرامبەر هاندان بەراورد بکەن، تاکو ببینن خۆتان گەیشتون بە ئامان ژیاننا. ئەگەر مناڵەکەتان گوێ لە هاندانەکانتان ناگرێت و کەچی ئەو ڕەفتارە باشە دووبارە دەکاتەوە کە ئێوە تێدەگەن ستایشەکە کاریگەرتر بووە، سەرنج بدەن و بیرتان نەچێت. کەشتە دووبارە بووەکان هیلاکی دروست دەکەن و ڕستە و وشەی وەکو یەک کە بە دوای یەکدا دووبارە دەبنەوە کاریگەری خۆی لەدەست دەدات. پێکێنەر بن. هەندێک جار باشتر وایە نووسینێک بخەنە ژێرسەرین یان لە ناو جانتای قوتابخانەی مناڵەکەتان، تیایدا بە جۆرێک تایبەت گلەیی لەو ڕفتارە ناشرینەی بکەن، یان هەلێک بڕەخسێنن کاتێک بە تووڕەیی لەگەڵ هاوڕێیەکتان باسی ڕفتارێکی ناشرینی مناڵەکەتان دەکەن تا بەڕێکەوت گوێی لێتان بێت. بۆ بەهێزکردنی پاژماوەکانی هاندان و ستایشکردن دەتوانن خەڵاتێک دانێن و پێی بڵێن کە بە چ کارێکی دڵتان خۆش بووە. پەیمانی خەڵاتێکی بچووکی بدەنێ، بەڵام خەڵات بەخشین بۆ کاتی زۆر تایبەت دابنێن تاکو هەمیشە چاوەڕێی خەڵات نەکات. بەردەوام هانیان بدەن. ستایشکردن بە تایبەت دەربارەی مناڵانی بچووک کاتێک کاریگەر دەبێت کە بێدواکەوتن و بێوەستان ئەنجام بدرێت.
بەهێڵن ماوەی نێوان ڕفتارە چاکەکەی و وەڵامی ئێوە درێژ بێتەوە. هەرچەندە مناڵانی گەورەتر دەتوانن هەست بە درێژایی ماوەی ئەم کاتە بکەن، دەکرێت زۆرجار درێژایی ماوەی نێوان کاری مناڵ و وەڵامی ئێمە بە نیشانێکی بچووک پڕ بکرێتەوە. دوایش لە نووسینەکانی ڕۆژانەی ڕەفتارە باشەکان بنووسرێت. بەڵام بە هەڵگرتنەوەی نووسینەکانتان نیشانی بدەن کە سەرنجی دەدەنێ، وەکو تاریفکردنیش پێی بڵێن. کاتێ دەبینم کاخەزێک دەدەی بە خوشکەکە تاوێنەی لەسەر بکێشێت زۆر خۆشحاڵ دەبم. دیارە پێویست ناکات نووسینەکانتان زۆر شیر بکەنەوە، بەڵکو بەرەبەرە وا فێر دەبن هێمایەکدا بنێن کە تەنها بۆ خۆتان مانای هەبێت. هاندان لەگەڵ ئارەزوویەکی بێمەرزدار ئاوێتە بکەن. هەندێک لە دایک و باوکان مەترسی ئەوەیان هەیە نەکو مناڵەکانیان فێری هاندان بن و تەنها لەو کاتانەدا ڕەفتاری باش ئەنجام بدەن. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە باشترین کار ئەمەیە. دوای جێگیربوونی ڕەفتارێکی نوێ بەرەبەرە لە سوپاسکردن کەم بکەنەوە، تەنها لەو کاتانەی کە پێویستن هانیان بدەن. چونکە هەر کاتێک منداڵەکە کارێکی شیاو ئەنجام دەدات، ڕەنگە لەو کاتەدا دایک و باوک بۆ سوپاسکردنی لەوێ نەبن. ئەو کاتانەی کە ڕای خۆتان بە شێوەیەکی تایبەت و بە دیدێکی باش لەسەر ڕەفتاری مناڵەکەتان ڕادەگەێنن. بەم کارە یارمەتی دەدەن تا متمانێکی باش لەسەر خۆی پەیدا بکات، ئاگاداری هەڵسوکەوتەکانی خۆی بێت. هەر لەو کاتەدا پێی بڵێن کە لەو کاتانەش لە ڕەفتاری ناکۆڵنەوە هەر بایەخی بۆ دادەنێن، بێ هیچ مەرجێک خۆشتان دەوێن و لە ئامێزی بگرن، سەرنجی بدەن و گوێ لە قسەکانی بگرن، نرخی بۆ دابنێن، متمانەی پێ ببەخشن کە پێویست ناکا بۆ بەدەستهێنانی ئارەزوەکانی ئێوە نیگەران بێت، چونکە لە هەموو کاتدا هەمیشە ئەو خاوەنی ئەو پەیوەندیەیە. 2 چۆن پشتگوێی بخەن؟ یەکێک لەو شێوازانەی کاریگەری لەسەر چارەسەرکردنی ڕەفتارە ئازارهێنەرەکان هەیە ئەوەیە کە پشتگوێیان بخەن. ڕەنگە لە کاتی بەکارهێنانی ئەو شێوازە وا هەست بکەن بۆ باشتربوونی حاڵەتەکە هیچتان نەکردووە، بەڵام دوایی تێدەگەن کە بەم پشتگوێ خستنە هەندێک ڕەفتار بە شێوەیەکی بەردەوام و ڕێکوپێک دەبن و ئەنجامی سەرسوڕهێنەرتان دەست دەکەوێت. کاتێ مناڵ بیانەوێت سەرنجی ئێوە بۆ لای خۆیان ڕاکێشن، کارەکە تەنها بۆ ئەو سەرنج ڕاکێشانە ئەنجام دەدەن. زۆر چاک دەزانن چ ڕەفتارێک لە چ کاتێکی تایبەتدا زیاتر ئێوە ئازار دەدات. بۆ نمونە، لەو کاتەی میوانەکان دەچنە ژووری میوانەوە، کاتێ بە تەلەفۆن قسە دەکەن، یان دەتانەوێت بڕۆنە لای فەرمانبەری خەزێنەی سوپەرمارکێتێک تا ئاماری کەلوپەلە کڕدراوەکانتان بداتێ. ئێستا ئەگەر تواناتان هەبێت و خۆڕاگر بێن، بتوانن ڕەفتارەکانیان پشتگوێ بخەن، ئەوە مناڵان لێی دەگەڕێن، چونکە بە ئامانجەکانیان ناگەن کە بریتیە لە سەرنجڕاکێشانتان. بیرتان نەچێت پشتگوێخستن و بەدەنگەوە هاتن دەبێت لە ئاستێکدا ئەنجام بدرێت پێش بەکارهێنانی ئەم پێشڕەویە. پێویستە ڕەفتارەکان پلەبەند بکەن و دوایی سیر بکەن بزانن دەتوانن کامیان پشتگوێ بخەن. دیارە کە ناتوانن ڕەفتاری ترسناکی وەکو ڕاکردن بۆ سەرشەقام یان چوون بۆ لای بەفرگێر پشتگوێ بخەن. خاڵێکی گرنگ، پشتگوێخستنی هاوپێوانە شێوازێکە کە هەندێک لە دایک و باوکان حەزی لێ دەکەن، دەتوانن بە شێوەیەکی کاریگەر بەکاری بهێنن، بەڵام بۆ کەسانی تر لەبەر ئەوەی ناتوانن زۆر خۆڕاگر بن تەنها پەنا بۆ گوشاری دەرونی دەبن. ئەگەر پێتان باش بوو یەکێکی تر لە ڕێگا چارەکانمان بۆ چارەسەرکردنی کێشەکانتان هەڵبژێرن و سوودی لێوەربگرن، سەرنجی ئەم ڕێنمایانەی خوارەوە بدەن. بڕیار بدەن کە دەتوانن هەندێک ڕەفتار پشتگوێ بخەن یان ناتوانن، یان خۆتان دەتانەوێت ئەم ڕەفتارە پشتگوێ بخەن، یان ناچارن پشتگوێ بخەن، یان پشتگوێخستنی ئەم ڕەفتارە مەترسی بۆ مناڵەکەتان یان کەسێکی تر هەیە، یان ڕەنگە زیانی ماڵی هەبێت. ئەگەر دیڤید شتی قورس بۆ ئەو لاولا هەڵدەدات یان یاری بەکارەبا دەکات، لە بەرچاو نەگرتنی و پشتگوێخستنی کارێکی دروست نییە. هەرگیز دەست لە کارێکەوە مەدەن کە ناتوانن بە ئەنجامی بگێنن. ئەگەر وا بیر دەکەنەوە دەتوانن بۆ ماوەیەکی زۆر ڕەفتارێک پشتگوێ بخەن. ئەوە هیچ کاتێک دەستی پێ مەکەن، چونکە ڕەفتارەکان خراپتر دەکات. لە کۆتاییدا بپرسن خراپترین شت کە لەوانەیە ڕووبدات چییە؟ ئایا دەتوانم لە بەرامبەردا خۆڕاگر بم؟ ئایا دەتوانن لە دووکان خۆتان لەبەر گریانی مناڵەکەتان ڕابگرن لە کاتێکدا خەڵک سیرتان دەکەن و وەک کەسانی بێبەزەیی تەماشاتان دەکەن و سەریان دەلەقێنن؟ ئەگەر مناڵەکەتان ڕێز بۆ دایە گەورەی دانانێ، ئایا دەتوانن پشتگوێ بخەن؟ ئەگەر ناتوانن باشتر وایە شێوازێکی تر هەڵبژێرن. ئەم ڕەفتارانە هەڵبژێرن و پشتگوێخستنی ئەم ڕەفتارانە
کە جاران بەهۆی سەرنجپێدانی ئێوە گەشاونەتەوە کاریگەرتر دەبن، تاوەکو ئەوانەی کە لە تەمەنێکدا یان لە قۆناغێکی پەروەردەی سروشتیدا ئەنجام دراون. بۆ نمونە، خۆی خراپ لە زۆربەی مناڵانی 2 یان 3 ساڵ ئاسایی سروشتیە و ئێمە ڕازنین ئەگەر لەو تەمەنەدا چاودێری ئەم ڕەفتارانە نەکەین، بۆیە گرنگ نییە چۆن و چەند لەو ڕەفتارانە پشتگوێ بخەین. بە هەر شێوەیەک بەرگری یان پشتگوێخستنی سەرەتایی خۆی خراپ دەتوانێت ڕێژەی ئەنجامدانی کەم بکاتەوە. زۆر جار پشتگوێخستن و وەستانی ئەم ڕەفتارانە بەکاردێت کە هەمیشە سەرنجی ئێوەیان ڕاکێشاوە و کە بواریان بە مناڵداوە تا بگاتە ئەنجامی خۆی. خۆی خراپ وەکو مناڵەکەی ئێوە داوای نەستەلە دەکات، بەڵام ئێوە دەڵێن ئێستانە، بەڵام ئەو بۆ وەڵامی ئەو قسەیە دەست دەکا بە گریان و هاوار و قیژەقیش. لە سەرەتاوە ئێوە هەوڵ دەدەن خۆتان ڕابگرن، بەڵام لە کۆتاییدا خۆتان دەدەن بەدەستەوە. بۆ لە ناوبردنی خۆ خراپەکەی نەستەلەکەی دەدەنێ. گریانی مناڵەکەتان تەواو دەبێت و بۆ ئەوە شارەزایەکی باش دروست دەبێت. بەم جۆرە ئێوە خۆتان گەشە دەدەن بە خۆی خراپ و وەرەگرتن. بۆ جارێکی تر کە دووبارە بووەوە ئێوە هەوڵ بدەن لە جیاتی پێدانی نەستەلەکە لە ژوورەکە دەرچن و پیاسە بکەن. دڵنیابن کە زوو گریانەکەی دەوەستێنێت. خات و جوونس بۆ ڕاوێژکاری هاتە لامان. کچێکی تەمەن 7 ساڵان و کچێکی 8 ساڵانی هەبوو کە بەردەوام بەیەکەوە شەڕیان دەکرد. چونکە ئەم شەڕانە تەنها لەو کاتانەدا دەکران کە دایکیان لایەن بوو. بۆیە ئێمە پێشنیارمان کرد کە لە شێوازی پشتگوێخستن سوود وەرگرن، واتە کاتێ ئەوان شەڕ دەکەن خات و جوونس خۆی بەشتی ترەوە خەریک بکات و سەرنجی شەڕەکەیان نەدات. کچەکانیشی هەولیان ئەدا تا بە شێوەیەک سەرنجی دایکیان بۆ لای خۆیان ڕاکێشن، بەڵام دایکیان پێیانی دەگوت لە ژوورەکە بچنە دەرەوە و شەڕ بکەن. کاتێک شەڕەکە تەواو دەبوو خات و جوونس لەگەڵیاندا یاری دەکرد و دەیدواندن، بەڵام ئەگەر شەڕێکی تر ڕووی بدایەوە دووبارە وازی لەیان دەهێنا. دوای ماوەیەکی کورت کچەکانی تێگەیشتن کە شەڕکردنیان ڕێگایەکی گونجاو بۆ بەدەستێنانی خواستەکانیان نییە، بۆیە بەرەبەرە ژماری شەڕەکانیان کەم بوویەوە. سەرنجی ڕەفتارەکە مەدەن. ئەگەر بڕیارتاندا دەربارەی ڕەفتارێک لە شێوازی پشتگوێخستن سوود وەرگرن، با بە هیچ شێوەیەک نە بە زمان نە بە ڕواڵەت پێتانەوە دیار نەبێ. لە کاتی ئەنجامدانی ڕەفتارە نەشیاوەکانی وابکەن لە ڕوخساریشتان دەرنەکەوێت. تەنانەت سەیریشی مەکەن و وا بنوێنن کە خەریکی کارێکی ترن و لە ژوورەکە دەچنە دەرەوە. ئەگەر ناتوانن ژوورەکە بەجێ بهێڵن، ڕووی لێ وەرگێڕن و تا کاتێ مناڵەکەتان ڕەفتارەکەی ئەنجام دەدات، ئێوەش لەسەر ڕەفتاری خۆتان بەردەوام بن. ئەم شێوازە بەم مانایە نییە کە خەمساردن، بەڵکو ئەمە خۆی بەشێکە لە سەرنجدان و بایەخپێدان. لەگەڵیدا پێمەکەنن، چونکە ئەم کارە زیاتر نەترسی دەکات. تەنیا ئەوەندە خەریکی کاری خۆتان بن کەوا دیاری بکات ئاگاتان لە دەوروبەری خۆتان نییە. کاتێک کوڕێکی بچووک داوای خواردەمەنیەک دەکات کە زۆر حەزی لێتی، ئێوە نایدەنێ، بەڵام ئەو داوای هیتریش دەکات و سەری دەخاتە ناو قاپەکەی و هاوار دەکات. باشتر وایە دایک و باوکی بەیەکەوە قسە بکەن، بۆ نمونە دەربارەی تەپوتۆزی سەرمێزەکە قسە بکەن. بەو شێوازە گریانی مناڵەکەیان پشتگوێ دەخەن. لە ئەنجامدا کاتێ مناڵەکە تێدەگات لەوە ناچێ بتوانێت لەو خواردەمەنیە زیاتر بخوات، کەوچکەکەی هەڵدەگرێت و خەریکی خواردنی شتێکی تر دەبێت. هەر هەوڵ و کۆششێک بۆ سەرنجڕاکێشان وەکو نیشانەیەکی پێشکەوتن لە بەرچاو بگرن. هەوڵ بدەن خۆتان ئامادە بکەن، 2 جار زیاتر بە بایەخێ بنوێنن، ڕادیۆکە بکەنەوە، سەیرێکی پەنجێرەکە بکەن، لەگەڵ خۆتاندا دەربارەی کارەکانی ڕۆژانە قسە بکەن. ئەمانە هەموو ڕێگە چارەی کاریگەرن بۆ بەردەوامبوون لە شێوازی پشتگوێخستندا. چاوەڕێی ئەوە بکەن تاکو ڕەفتارەکان پێش چارەسەربوون و چاکبوونەوە خراپتر بن. کە بۆ یەکەم جار هەڵدەستن بە پشتگوێخستنی ڕەفتارێکی ناڕەوا، مناڵەکەتان هەموو هەوڵی خۆی دەخاتەگەڕ تا ئەو سەرنجی جارانی بۆ لای خۆی ڕایدەکێشا دووبارەی بکاتەوە. مناڵەکەتان لە هەموو لایەکەوە ڕەفتارەکەی بەتونتر ئەنجام دەدات تا ئەو ڕادەیە کە دڵنیابێت ئێوە لی دێنە وەڵام. بەڵام ئێوە نابێت خۆتان بدەن بەدەستەوە. مەهێڵن وا هەستکە کە دەتانەوێت وەکو جاران ڕەفتاری شێتانەی دووچاری تەسلیمکردنتان بکات. ژمارەی ئەنجامدان و کاتی ئەنجامدانی ئەو ڕەفتارانە ڕەچاو بکەن تا بتوانن ئاگاداری پێشکەوتنی کارەکە بن. هەرچەندە ڕەنگە وا دیار بێ کە مناڵەکەتان دەیەوێت تا ئەبەد درێژە بەخۆی خراپ و کڕوزانەوە بدات، بەڵام کاتێک ماوەی کاتەکان پێوانە دەکەن دەبینن کە زیاتر لە چەند خولەکێ ناخایەنێت.
دوای چەند ڕۆژێ تێدەگەن کە سەرەتا ژمارەی ئەنجامدانی ڕەفتارە نەشیاوەکە زیادی کردووە، بەڵام بەرەبەرە کەم بووتەوە. لە کۆتاییشدا لە ناودەچێت و نامێنێ. کاتێ تێدەگەن کە مناڵەکەتان دوێنێ بۆ شیرینی 10 خولەک گریا، بەڵام ئەمڕۆ 8 خولەک گریاوە. ئەوە هانتان دەدات کە لەسەر ئەو کارە بڕۆن. وەڵامی نا بۆ گریانی مناڵەکە دەربارەی خواردنی شیرینی تەنها بۆ ماوەیەکی کورت دەبێتە خەیاڵ و دوایی ماوەیەک بیری دەچێتەوە، بۆیە ئەم خاڵەتان بیر نەچێت. ئێوە هەرچەندە پێداگیر بن و بە تەواوی پشتگوێ بخەن، بە خێرایی ئەو ڕەفتارە چارەسەر دەبێت. گەشە بدەن بەو ڕەفتارانەی دەتانەوێ مناڵەکانتان ئەنجامی بدات. ئێوە دەتوانن بۆ چاکردنی ڕەفتارە پەسەند نەکراوەکان بە سوود وەرگرتن لە ستایش و خەڵات و هاندان گەشە بدەن بەو ڕەفتارانەی کە خۆتان دەتانەوێت مناڵەکەتان ئەنجامی بدات. بۆ نمونە دوای تەواوبوونی گریانی منداڵ کاتێ خەریکە شتەکانی لەسەر زەوی کۆ دەکاتەوە، بە خێرایی بەهۆی ئەم ڕەفتارە شیاوە ستایشی بکەن، نزیکی ببنەوە و نیشانی بدەن کە کارەکەیتان زۆر بەلاوە خۆش بووە. ئەگەر گریان و بیان و گرتنی دووبارە کردەوە، سەرنجی مەدەنێ تا ژیر دەبێتەوە. ئەگەر منداڵ یاری بە خواردنەکەی کرد و ئێوەی پشتگوێ خست، دوای وازهێنانی لە یاریەکەی پێی بڵێن کە ئێوە نان خواردنەکەیتان زۆر بەدڵە. هەندێک جار دەتوانن لای مناڵەکەی خۆتان ستایشی ڕەفتاری مناڵێکی تر بکەن. ڕەنگە ئەم کارە بێتە هۆی ئەوەی مناڵەکەتان چاو لە ڕەفتاری شیاوی مناڵەکەی تر بکات. بۆ نمونە خانمێکی ماڵەوە بهێنە بەرچاوتان. یەکێک لە مناڵەکانی باز دەداتە سەر مێزی نان خواردنەکە و هەردووباری دەکاتەوە. لە کاتێکدا مناڵێکی تری هەر ئەو خانمە زۆر هێمنە و لەسەر کورسێکەی بۆ خۆی دانیشتووە و سێری وێنەکان دەکات. باشترین کار ئەوەیە وای پیشان بدەن کە سەرنجی ڕەفتاری نەشیاوی مناڵەکەی تر نادەن. ئافرینی مناڵە ژیرەکە دەکەن. ئاگاداریەک: ئەگەر ئەم شێوازە پەرە بە ڕەفتارە نەشیاوەکە دەدات، دەست هەڵگرن، بەڵام بیرتان نەچێت ئەم شێوازە لە کاتێکی گونجاوی تردا بەباشی وەڵامتان دەداتەوە. 2 چۆن لە گرامافۆن سوود وەربگرین. هەمیشە بۆ ئەو مناڵەی وەڵامی نا وەرناگرێت بیان و مەهێننەوە. ئەو مناڵی فێر بووە کە بە وەڕێگرتن دەتوانێت بەو شتەی دەیەوێت بگات، بۆیە ئەوەندە درێژە بۆ ڕەفتاری دەدات تا کاتێ ئێوە خۆتان دەدەن بەدەستەوە. مناڵەکەتان ئەو ڕستەیە، بۆچی ناتوانم بڕۆمە دەرەوە؟ ئەوەندە دووبارە دەکاتەوە کە ئیتر ناتوانن خۆتان ڕابگرن. بەڵام دوای ئەوەی چەند جار هۆکارەکەتان بۆ لێدایەوە تووڕە مەبن، چونکە ئەنجامی تووڕەیی دەگاتە هەڵا نەک سەرکەوتن. بێجگە لەمەش هیچ کاتێکیش تەسلیم مەبن. ئەگەر حەز بە شێوازی پشتگوێ خستن ناکەن یان لە بەکارهێنانی داماون لە شێوازی دەرزی گرامافۆنی چەقی و سوود وەرگرن. بنچینەی ئەم شێوازە ئەوەیە کە لە بەرامبەر خواستی مناڵەکەتان ڕەفتارێکی وەکو خۆی ئەنجام بدەن، بەڵام بە شێوەیەکی گەورانە. بۆ نمونە، سەیری برایان بکەن. پێش نان خواردنی شەو بۆ شیرینی خەریکە بیان و دەگرێت. ئێوە دەزانن ئەگەر ئەو شیرینیە بخوات ئیترنانی پێ ناخورێت. لە سەرەتاوە بە وردی هۆی بڕیارەکەتانی بۆ ڕوون بکەنەوە، بەڵام تەنیا یەکجار. دوایی ئەگەر گوێی نەدایە دووبارە دەستی کردەوە بە بیان و گرتن، هەر ئەو ڕوونکردنەوەیە، بەڵام بە کورتی دووبارە بکەنەوە. پێش نان خواردن نابێ شیرینی بخۆیت. گرنگ نییە بیانوەکانی برایان چەند جار دووبارە دەبێتەوە. ئێوە تەنیا بڵێن پێش نان خواردن نابێ شیرینی بخۆیت. ئەم شێوازە بە تایبەتی لە کاتێکدا زۆرترین کاریگەری دەبێت کە ئێوە واپیشان بدەن زۆر سەرنجی بیانوەکانیان نادەن. درێژە بەم کارە بدەن و ڕستەکەی دوای هەر داواکردنێکی مناڵەکەتان بە ئاوازێک بڵێنەوە. بەڵێنتان دەدەینێ بەم شێوازە دەگەنە ئەنجامێکی شایستە. ڕەنگە لە سەرەتاوە مناڵەکەتان بە تووڕەیی وەڵامی ڕەفتارەکەتان بداتەوە. ڕەنگە بەدخووی بکات، بەقیژێنێت و سکاڵا بکات، بەڵام لە کۆتاییدا بیانوەکانی کەمتر دەبنەوە، چونکە بەرەبەرە هیلاک دەبێت لە ئەنجامی دووبارەکردنەوەی ئەو وەڵامەی کە دەیبیستێت. ئەگەر ڕەفتارەکانی نەشیاو بوو ئێوە هەستان کرد پێویستی بە وەڵامێکی تر لە شێوەی سزادان بەشی 2/6 وەکو بێبەشکردنی کاتی لە بەشی 2/7 سوود وەربگرن. 2/4 چۆن خەڵات بە مناڵان ببەخشین. خەڵات بەخشین بۆ ڕەفتاری چاک جۆرێکە لە پتەوکردنی ڕەفتارەکە، بۆ ئەوەی مناڵان هەستێکی باشی سەبارەت بە کارەکەی پەیدا بکات و لە ئەنجامدا ئەم مەیلە وای لێ دەکات جارێکی تر دووبارەی بکاتەوە. بەخشینی خەڵاتێکی باش دەتوانێت هانی بدات تا ڕەفتارەکەی دووبارە بکاتەوە. کاتێ بۆ یەکەم جار مناڵەکەتان دەڵێت دایە یان بابا، ئێوە بە پێکەنین و لە ئامێزگرتنی بۆ ئەوەی قسەکە بکات هانی دەدەن.
و لە خۆشحاڵیدا نازانن چی بکەن و مناڵیش زۆرجار لەمە تێدەگات. یەکەم جار کە مناڵەکەتان دەچێتە سەر دۆڵابی چێشتخانەکە و شوشەی مرۆڤاکە دەدۆزێتەوە. لە پێناو تامکردنی مرۆڤاکە جارێکی تر بەسەر دۆڵابەکەدا سەردەکەوێتەوە. ڕەفتاری یەکەم ئەنجامی ڕەفتاری دووەم پتەوتر دەکات. هەڵبژاردننی پاداشتێکی گونجاو بۆ ڕەفتاری شیاوی منداڵ هەمیشە کارێکی ئاسان نییە. پێویستە وەکو پسپۆڕێک بە کەڵک وەرگرتن لە هۆش و هەستی خۆتان ئەو هەستا کە دەزانن خۆشحاڵی دەکات هەڵبژێرن. پێشنیاری ئێمە ئەوەیە لە مناڵێکی گەورەتر بپرسن حەزی لە چییە؟ لە کۆتاییدا دەتوانن بڕیاری خۆتان بدەن. لێی بکۆڵنەوە. بۆ پشتگیری بڕیاردان لە دەربارەی پاداش لە خواستەکانی منداڵ بکۆڵنەوە. لەسەر ئەو بنەمایی کە ئارەزووی مناڵان بەردەوام دەگۆڕێت. لێکۆڵینەوەکەتان جارجار دووبارە بکەنەوە. پرسیاری لێ بکەن. ئەگەر بتوانن سێ ئارەزووی خۆتان بڵێن ئەوانە چین؟ ئەگەر ئەو بڕەپارەتان هەبێت چی لێ دەکەن؟ ئەگەر بڕیارتان داوە تەنیا شتێک لە باوکتان داوا بکەن ئەو داواکاریە چییە؟ ئەگەر بڕیارتان داوە شتێکی تایبەت لە دایکتان داوا بکەن ئەو شتە چییە؟ چ مافێکی نوێ داوا دەکەیت؟ زیاتر سەیری تەلەڤیزیۆن دەکەیت؟ درەنگتر دەخەویت؟ دەتەوێت لەگەڵ هاوڕێکانت چ بەرنامەیەک ئەنجام بدەیت؟ بچن بۆ سینەما؟ یاری بکەن؟ دۆندرمە بخۆن؟ ئەم لێکۆڵینەوەیە پێڕستێک لەو پاداشتانەیە و کاری ئێوە ئاسانتر دەکات. ئەم پاداشتانە بکەن بە دوو بەشەوە. لەسەر بەشێکیان بنووسن دەتوانن هەموو ڕۆژێ بیبەخشن. لەسەر ئەوی تر بنووسن ئەو پاداشتانە کە بۆ پێشکەوتنی هەفتانە و مانگانە گونجاون. بۆ نمونە، پاداشتەکانی ڕۆژانە نەستەلا دۆندرما، پاداشتەکانی هەفتانە کتێب فیلمی سینەمایی، پاداشتەکانی مانگانە بووکە شوشە کەلوپەلی یاریکردن. لەناو پاداشتەکاندا گۆڕانکاری بکەن. بۆ کاریگەرتربوونی پاداشتەکانتان شێوازی زۆرتر هەن. یەکێک لەوانە گۆڕانکاری لە جۆری پاداشتەکانە. برادلی بۆ ئەوەی لە جیاتی تەڕکردنی جلەکانی دەچێت بۆ تەوالێت وەکو پاداشت ئاژەڵێکی نایلۆنی دەست دەکەوێت. هەموو جارێ ئەم پاداشتە بۆ ئەو ڕەفتارە شیاوە دووبارە دەست دەکەوێت. بەرەبەرە ژمارەی ئاژەڵەکانی زۆر دەبن. بەڵام دوای چەند هەفتەیەک لەم جۆرە پاداشتانە تاقەتی دەچێت. ئێوە کۆمەڵێکی جۆراوجۆر لە پاداشتەکان لای خۆتان بنووسنەوە و خۆتان هەرجارەی یەکێک بۆ پێشکەشکردن هەڵبژێرن. بۆ نمونە هەندێک جار خەڵاتی بدەنێ، هەندێک جار بەرنامێکی خۆشی بۆ داڕێژن، یان ماف و ناوێژێکی تایبەتی بۆ دابنێن. ئەگەر هەندێک جار دەتوانن پاداشتەکانتان بە شێوەیەک هەڵبژێرن کە لەگەڵ ئەو ڕەفتارانە بگونجێن کە ئێوە دەتانەوێت پێوی بکەن. بۆ نمونە کاتێ مناڵەکەتان بەیانی بۆ قوتابخانە بە دڵخۆشیەوە لە ماڵ دەچێتە دەرەوە. چاکترین پاداشت ئەوەیە کە ڕوخسەتی بدەنێ شەونی و کاتژمێر درەنگتر بخەوێت. هەمیشە لەسەر پەیمانی خۆتان وەفادار بن. پەیمانی خۆتان هەمیشە بە خێرایی جێبەجێ بکەن. بە تایبەت ئەگەر مناڵی بچکۆلانەتان هەبێت. مناڵانی بچووک زۆر بەهەستن و دەتوانن سەبارەت بە پەیمانەکان خۆڕاگر بن. پەیمانێکیش مەدەن کە لە تواناتاندا نییە جێبەجێ بکەن. شتێکی تر مەخەنەجێی ئەو پاداشتەی کە پەیمانتان پێداوە. پێویستە مناڵەکەتان بزانێت و بڕوای هەبێت ئەو پەیمانە جێبەجێ دەکەن. بیرتان نەچێت گۆڕینی ڕەفتاری منداڵ لە کاتت دەبات. گۆڕینی ڕەفتاری مناڵەکەتان پێویستی بە کات و خواستی شیاو هەیە. لە قۆناغی سەرەتاییدا پاداشتی پێببەخشن و سوود لە ڕەفتاری نوێی پاداش بەخشین وەربگرن. لە دوایدا بۆ ڕاگررتنی ڕەفتاری نوێ زۆر پێویستمان بە گەشەپێدان نییە. باسی شیریلتان بۆ دەکەم. شیریل کچێک بوو کە دەیویست خۆی هەموو کارەکانی ئەنجام بدات بێ ئەوەی داوای یارمەتی لە کەسانی تر بکات. لەو متمانەیەی کە دایک و باوک و مامۆستاکانی پێیان دەبەخشی دەترسا، بۆیە لە بێتوانایی ئەنجامدانی وانەکانی بەردەوام دەگریا. ئێمە بەرنامەیەکمان بۆ داڕشت تا بێ ئەوەی بگری پرسیاری وانەکانی شی بکاتەوە و ئەگەر نەیتوانی داوای یارمەتی لە کەسێکی تر بکات. پێمان ڕاگەیاند ئەگەر هەموو جارێ بەم شێوەیە ڕەفتار بکات خاڵێکی باش وەردەگرێت. مامۆستاکە یارمەتی دەدا تاکو ژمارەی خاڵەکانی کۆبکاتەوە و هەموو ڕۆژێ دوای نیوەڕۆ شیریل بە ژمارەیەکی دیاریکرا و لە خاڵەکانی پاداشتێکی وەردەگرت. پاداشتەکان ئەمانە بوون: قرتێلەیەکی قش، قراسەیەکی قش، بازن، دەفتەرێک بۆ یاریکردنی پاسکیل یان خوێندنەوەی کتێبێکی تایبەت. لە یەکێک لەم قۆناغانەدا کە چاوەکانی پڕ دەبوون لە فرمێسک بەڵام نەدەگریا.
پاداشتی وەردەگرت، بەڵام لە قۆناغەکانی دواییدا ئەوەش قەدەغەکرا. بەرەبەرە ژمارەی خاڵە پێویستەکانی بۆ وەرگرتنی پاداش زیاد کرا. بۆیە پاداشتەکانی ڕۆژانە کران بە 2 پاداش لە هەفتەیەکدا. لە دواییدا گۆڕانکاریەکانی ڕەفتاری شیریل لە بەرچاو بوون. کەمتر دەگریا، کاتێک پێویستی بە یارمەتی بوایە داوای یارمەتی دەکرد. زیاتر پێدەکەنی، کاتێک ڕەفتارە شیاوەکەی جێگیر بوو دووبارە لە پاداشتەکان کەم کرایەوە. مامۆستاکەی لە جیاتی نووسینی ڕۆژانە هەفتانە نامەی بۆ ماڵەوە دەناردەوە. خۆشی و شادی بۆ ماڵەوە گەڕایەوە. تەنانەت لە ئەنجامدا نووسینەکانی هەفتانەش بەردەوام نەبوون. تەنها لە ماڵەوە دایک و باوکی پاداشتی پێدەبەخشن و خۆشحاڵی دەکەن تاکو بزانێت ڕەفتارە جوانەکەی سەرنجیانی ڕاکێشاوە. ئەو شتەی دەتانەوێت مناڵەکەتان زۆربەی کات ئەنجامی بدات بە وردی شی بکەنەوە تا ئەو ڕادەیە دەتوانن بۆی ڕوون بکەنەوە چی بکات تاکو پاداش وەربگرێت. پێی مەڵێن ئەرکی سەرشانی خۆتە و بیکە. لە جیاتی ئەو ڕستە قورس و نادیارە پێی بڵێن بێ زەحمەت بەیانیان جێگای نووسنەکەت کۆبکەرەوە. دوای پێشکەوتنەکانی بە خێرایی پاداشتێکی پێبەخشن و بۆ ماوەیەکی زۆریش سوودی لێوەربگرن. لە قۆناغی یەکەمی بەرنامەکەدا پێویستە مناڵ 2 جار زیاتر پاداش وەربگرێت. یەکەم جار کەلوپەلەکانی یاریکردنەکەی کۆ دەکاتەوە و پاداشتێک وەردەگرێت بەرامبەر 5 خاڵی زائید. پاداشتێکی تر وەردەگرێت. لەسەر نەخشەی بەرنامەکەتان لە ئەستێرە یان گۆڵ سوود وەربگرن. مۆڵەتی بدەنێت تا بەشێک لە وێنەی کەشتیە ئاسمانیەکان بۆیە بکات. هەر جارێک کە مناڵەکەتان ددانەکانی بە فڵچە و مەعجون پاکردەوە بۆی هەیە بەشێک لە وێنەیە کە هەیەتی بۆی بکات. هەرچەند مناڵەکەتان بەرەو پێشتر بڕوات مەرجەکانی وەرگرتنی پاداشتی گرانتر بکەن. بۆ نمونە ئەگەر دەتانەوێت مناڵەکەتان دوای تەواوبوونی یاریەکەی کەلوپەلەکانی کۆبکاتەوە لە شوێنی خۆی دایانێت. بۆ یەکەم جار ئەگەر تەنانەت یەکێکی خستە شوێنی خۆی خێرا پاداشتێکی بچووکی پێبەخشن. دوای ئەوەی بم شێوەیە چەند پاداشتێکی وەرگرت شێوازەکەتان بگۆڕن. بۆ نمونە بۆ وەرگرتنی پاداشتێک پێویستە 2 یان 3 دانە لە یاریەکان کۆبکاتەوە. بیرتان نەچێت گۆڕانکاریەکان لە سنووری هەمیشەیی دەرنەچێت. کاتێ مەرجەکانی وەرگرتنی پاداشتان گرانتر کرد دوای کاری زۆرتر لە مناڵەکەتان بکەن. ئەگەر نەیتوانی پاداش بەدەست بهێنێ پێی بڵێن بەداخەوە ئەمڕۆ هیچ پاداشتت بەدەست نهێنا، بەڵام بەڵێنی بدەنێ کە بەیانی دەرفەتێکی تری پێدەبەخشن. دوایی داوای لێ بکەن یاریەکانی کۆبکاتەوە. دوای ئەوەی ڕەفتاری نوێی مناڵەکەتان جێگیر بوو بەرەبەرە لە ژمارەی پاداشتەکانی ڕۆژانەی کەمکەنەوە. ئێوە دەتوانن بەم شێوەیە بۆی شی بکەنەوە ڕەفتارەکەت زۆر چاکە و پێویستت بە پاداشتی بچکۆلانە نییە. ئێستا دەتوانیت لە کۆتایی هەفتەدا خەڵاتێکی گەورە وەربگریت. بۆ کەمکردنەوەی پاداشتەکان وا بکەن کە لە سەرەتاوە 2 ڕۆژ جارێک پاداشتی پێبەخشن، دوایی 3 ڕۆژ جارێک و بەرەبەرە وای لێ بکەن تەنها لە کاتی پێویستدا خەڵاتی پێبەخشن. بەرەبەرە ماوەی نێوان پاداشتە گەورەکانیش درێژ بکەنەوە بۆ ماوەی ڕەفتارێکی جێگیرکراو بمێنێتەوە. پێویستی بە گەشەپێدانی کەمتر هەیە. ڕەفتارێکی هەڵبژێرن چەند هەفتەیەک بخایەنێت بۆ هەستکردن بە پێشڕەوی مناڵەکەتان لە خشتەکانی 2 بۆ 5 سوود وەرگرن. بەڕوونی بۆشی بکەنەوە پێویستە چەند خاڵێک لە ناو خشتەکەدا بەدەست بهێنێت. مناڵەکەتان هان بدەن و پاداشتی پێببەخشن تاکو ڕەفتاری نوێی پتەوتر بێت و گەشە پەیدا بکات. کاتێ متمانەتان پەیدا کرد کە ڕەفتاری نوێی مناڵەکە وەکو ڕەوشتێکی شیا و جێگیر بووە، پاداشتەکە ببڕن و ئەنجامی ئاسایی ئەو ڕەوشتە جێگیر بکەن. ئەنجامی ئاسایی ڕەفتاری ئەو مناڵەی کە ژیرانە لە پژمێزەکەی دانیشتووە ئەوەیە کە مافی بدەنێ ئەو ڕێستۆرانتەی کە ئارەزووی لێیەتی خۆی هەڵی بژێرێت. پێڕابگەێنن هۆی بەخشینی مافی هەڵبژاردننی ئەوەیە کە لە کاتی نان خواردندا ڕەفتاری زۆر چاک بووە. دەربارەی ڕەفتارە چاکەکەی ڕایخۆتان دەرببڕن، کەسانی تریشی بۆ هان بدەن. چۆن لە خشتە سوود وەرگرین؟ سارا بە شانازیەوە خشتەکەی خۆی بە هەموو کەسێک نیشان دەدات. خشتەکەی پڕە لە ئەستێرە کە بە بۆنەی شۆردنی ددانەکانی دوای هەرژەمێکی خواردن بە بێبیرخستنەوە بەدەستی هێناوە. تام هەموو ڕۆژێک کارتێک لەگەڵ خۆیدا بۆ قوتابخانە دەبات. ئەم کارتە کراوە بە چەند بەشی بچکۆلانەوە. هەر جارێک ئەو وانەکانی لە کاتی خۆیدا ئەنجام دەدات مامۆستاکەی ئیمزای لەسەر دەکات.
هەموو ڕۆژێ دوای نیوەڕۆ خێرا بۆ ماڵەوە دەگەڕێتەوە تا کارتەکەی بەسەر خشتەی سەربەفرگرەکەەوە هەڵواسێ، چونکە پەیمانی پێدراوە دوای بەدەستهێنانی 20 کارت فیلمێکی کارتۆنی نوێی بۆ بکڕن. زۆر شارەزایان لە شێوازی خشتە لە پێناو ناونیشاندانی قازانجی مادی دەستکەوتەکانی لێکۆڵینەوە و ئەنجامی ئەزموونەکانیان سوودوەردەگرن. سوودوەرگرتن لە خشتە ڕێگایەکی چاکە بۆ نیشاندانی ڕەفتارە نوێیەکانی منداڵ. بۆ ئەوەی خشتە زیاتر کاریگەر بێت و خوێندنەوەی ئاسان بێت، پێویستە بێ پێچووپە نابێت. هەندێک لە دایک و باوکان گلەی ئەوە دەکەن کە ئەویش ئەوەیە لە خشتەکانیان سەرکەوتوو نابن. لای ئێمە ئاشکرایە هۆکارەکەی چییە؟ خشتەکانیان شاراون و لە چەند ڕەفتارێک پێک هاتوون کە ڕەنگە ئەندازیارێک لی تێبگات، بەڵام خشتەکانی ئێمە ژیانی دایک و باوک و مناڵ گرانتر ناکات، ڕێگایان لێون ناکات. بە شێوەیەک پێک هاتوون کە بۆ دیاریکردنی ڕەفتاری مناڵەکەیان شێوازێکی سادە دەخاتە بەردەستیان. ئەمەش پێشنیارەکانی ئێمەیە. مۆڵەت بە مناڵەکانتان بدەن خشتەکەی خۆی بە وێنەی جوان و لەزگا بڕازێنێتەوە، واتە خشتەکە بە شێوەیەک بێت ئارەزووی لێتی. دەتوانن ئەم خشتەیە لە هەر شوێنێک کە مناڵەکەتان دەیەوێت هەڵواسن، لە چێشتخانە، لەسەر ئاوێنەی ژووری نووستن، لەسەر جێگای نووستنی. پێویستە هەر خشتەیەک بەرنامەیەک بێت بۆ بەدەستهێنانی پاداشتەکان، پێڕەوی ئەم خاڵانەی خوارەوە بکەن. لە یەک کاتدا تەنها لەسەر ڕەفتارێک چڕ ببنەوە. لە یەکەم هەوڵتاندا چاوەڕێی گۆڕانکاری مەکەن، چونکە هەوڵ و کۆشش بۆ گۆڕینی ڕەفتارێک هیلاکتان دەکات. لە یەک کاتدا کێشەیەک لەبەرچاو بگرن، پاشان لە کاتێکی گونجاودا لەسەر کێشەکانی تریش کار بکەن. جیمی کێشەکەی بەیانیانی ئەوە بوو درەنگ لە خەو هەڵدەستا جێگای نووستنەکەی کۆنە دەکردەوە، کاتێکشی بۆ خواردنی نانی بەیانی دانەنابوو. ئێمە لە قۆناغی یەکەمدا لەسەر درەنگ لە خەو هەستانەکەی کارمان کرد کە بە ئاسانی بە دەنگی زەنگی کاتژمێرەکەی خەبەری بوویەوە. کێشەکەی چارەسەر بوو. پاشان کێشەی کۆکردنەوەی جێگای نووستنەکەیمان بۆ چارەسەر کرد. پاشان مەرجمان لەگەڵیدا کرد. ئەگەر هەردوو بابەتەکە بە ڕێکوپێکی ئەنجام بدات، پاداشتێکی گونجاو و چاکی دەدەینێ. کاتێ ئەم دوو ڕەفتارەمان چارەسەر کرد، لەسەر کێشەی نانخواردنی بەیانی جیمی کارمان کرد. لە کۆتاییدا ئەم سێ ڕەفتارە نشیاوە چارەسەر بوو، وەکو ئەرکی بەیانیان چووە ناو خشتە. بۆ ئەوەی خشتەکان بە ئاسانی بخوێنرێنەوە بە سادەی دایبڕێژن. بۆ چاکردنی ڕەفتارێکی ڕۆژانە لەسەر بنەمای ڕۆژمێر خشتێک دابڕێژن، سوودی لێوەربگرن. ئەگەر ڕەفتارەکە بە زۆری لە ڕۆژدا دووبارە دەبێتەوە، باشتر وایە بۆ ماوەیەکی گونجاو خشتێکی ڕۆژانەی بۆ دابڕێژن. ئاڵن لە قوتابخانەدا ڕەفتارێکی نەشیاوی ئەنجام نەدا، بۆیە دەیتوانی لە ناو خشتەکەدا ئەستێرەیەک وەربگرێت. دایکی ئاڵن خشتەکەی بە وێنەی جوان ڕازاندبووەوە تاکو سەرنجی ڕابکێشێت. پێداگیری لەسەر جێگیرکردنی ڕەفتارەکەی بکەن. سوود لە خشتە وەربگرن. ئەم کارە بۆ هەمیشە بێدواکەوتن ئەنجام بدەن، تەنانەت ئەگەر بۆ ڕۆژێکیش بێ. بەهاندان ڕەفتارە نوێیەکان پتەوتر بکەن. پاشان کاتێک ڕەفتارە نوێیەکان جێگیر بوون، بەرەبەرە ژمارەی پاداشتەکان کەم بکەنەوە. لە بەشی 2/4 باسکراوە. بۆ سوودوەرگرتن لە خشتە بۆ ماوەیەکی کورت ئەم خشتەی جیمی لەبەرچاو بگرن. کوڕەکە بەیانیان ڕەفتاری نەشیاوە. دایک و باوکی بۆ ئەوەی مناڵەکان ڕەفتاری خۆی چاک بکات، پاداشتێکیان بۆ دیاری کردووە کە پێویستە بۆ وەرگرتنی ئەو پاداشتە کارتێک لە دایک و باوکی وەربگرێت. کاتێک ڕەفتارەکەی چاک کرد، کارتێک وەردەگرێت. دوای ماوەیەک ناچار دەبێت بۆ وەرگرتنی کارتێک سێ ڕەفتاری خۆی وەکو لە کاتی خۆیدا لە خەو هەستێت، سەر جێگای نووستنەکەی کۆبکاتەوە، بە باشی نانی بەیانی بخوات، چاک بکات. اینجا پاداش وەردەگرێت. دوایی بە کۆکردنەوەی 6 کارت پاداشتێکی گەورە وەردەگرێت. پاشان پێویستە 8 کارتی لە دایک و باوکی وەربگرێت تا بتوانێت پاداشتێکی دەست بکەوێت. هەر بەم شێوەیە بۆ وەرگرتنی پاداش ژمارەی کارتەکان پێویستە زیاد بکات. وەکو لە پێشتریش باسمان کرد، کاتێک ڕەفتارەکان دەگەنە ئاستی شیا و پاداشتەکان نامێنن، بەڵام جارجار دایک و باوکی بە بۆنی ڕەفتارێکی گونجاوی بە پاداشتێکی بچکۆلانە خۆشحاڵی دەکەن. 2/6 چۆن لە شێوازی سزادان سوود وەرگرین. دایک و باوکان دەربارەی شێوازی سزادان بیرروڕای تایبەتی خۆیان هەیە. هەیانە بە شێوازی سزادان پەسەند دەکەن و هەشیانە ڕەتی دەکەنەوە. کاتێک کە ئێوە سنوور بۆ مناڵەکەتان دیاری دەکەن، ناهێڵن شەوان درەنگ بخەوێت و
یان زۆر سەیری تەلەڤیزیۆن بکات، یان کاتێک لە ئاگر نزیک دەبێتەوە بەسەریدا هاوار دەکەن مەکە. لە ڕاستیدا شێوازە سەرەکیەکانی سزادان سووتان وەرگرتووە. ئەگەر ئێمە لەسەر شێوازەکانی پەروەردەکردن بەخواستی خۆمان مناڵەکانمان پەروەردە بکەین زۆر چاکە، بەڵام ناتوانین، چونکە ئێمە بۆ فێرکردنی نمونەکانی ڕەفتاری شایستە پێویستمان بۆ شێوازانەیە کە خواستی خۆمانی تێدا نییە. ئێمە مەبەستمان ئەوە نییە کە سزادان ڕەت بکەینەوە یان پەسەندی بکەین، بەڵکو ئێمە دەمانەوێت شێوازی شیاوی سزادان فێربین وەکو شێوازێکی پەروەردەی سوودی لێوەربگرین. شێوازی سزادان بەتەنیا ناتوانێت بەرهەمی باشتان بۆ ئامادە بکات، چونکە بە شێوەیەکی گشتی شێوازێکی نێگەتیڤانەیە. ئەمە شێوازی مناڵەکەتان ئاگادار دەکاتەوە کە نابێت چ ئەنجام بدات، بەڵام خۆ فێری ناکات چۆن ڕەفتار بکات. کاتێک ئێوە لە سزادان بێ ئەوەی ڕەفتاری شایستە پەرە پێ بدەن سوود وەربگرن، مناڵەکەتان نازانێت ڕەفتارە نەشیاوەکەی لەگەڵ چ ڕەفتارێکی شیاو جێبەجێ بکات. هیتر تەمەنی 3 ساڵانە و بەسەر مێزەکەدا سەردەکەوێت تاکو پەرداخەکەی هەڵگرێت، دایکی لی تووڕە دەبێت و دەیهێنێتە خوارەوە. هیتر دەست دەکات بە گریان و دەڵێت ئیتر ناڕۆمدایە. تا ئەم قۆناغە چاکە، بەڵام ئەم کچە بچکۆلانەیە فێر نەبووە کە دەتوانێت لە جێگایەکی بێمەترسی پەرداخ هەڵگرێت یان لە یەکێکی تر داوای یارمەتی بکات. مناڵەکە فێر بووە چ کارێک نەکات، بەڵام فێر نەبووە پێویستەکە چی بکات. کاتێک دەتوانین لە سزادان بە چاکی سوود وەربگرین کە بۆ ماوەیەکی کورت لە کاتی پێویستدا بەکاری بێنین و ئەگەر هەمیشە مناڵەکەمان سزا بدەین کاریگەری نامێنێت. هەندێک لە دایک و باوکان دێن بۆ لامان و پێمان دەڵێن بۆ یەکەم جار لە کوڕەکەمدا ئەویش زۆر گریا و بۆ ماوەیەکی زۆر ڕەفتارەکەی چاکرد، بەڵام ئێستا سزادانەکەی هیچ کاریگەریەکی نییە. من بەردەوام سزای دەدەم، بەڵام ئەو لەوە ناچێت هیچ بایەخێکی پێ بدات. بۆیە ئێمە پێشنیاری ئەم جۆرە سزادانە دەکەین، چونکە ئەنجامی وای دەبێت. ئەمە کاردانەوەیەکی هەڵسەنگێنەرە، هەرچەند هەندێک جار وەکو شێوازێکی بەڕێوەبردن پێویستمان بە سزادان دەبێت. بۆیە ئەم پرسیارە دێتە ئاراوە لە چ کاتێکدا و چۆن لە سزادان سوود وەربگرین. وەڵامی ئێمە پێشنیاری ئەم شێوازە سەرەکیانەیە. سزایەک هەڵبژێرن کە ڕەفتاری نەشیا و چارەسەر بکات. سزادان تەنیا لە کاتێکدا کاریگەرە کە ئەنجامی ڕەفتاری نەشیا و کەم کاتەوە. هەندێک جار لە قوتابخانەدا مامۆستایان مناڵان بۆ ژووری بەڕێوەبەردەنێرن تاکو سزا بدرێن، بەڵام بەو جۆرە چاوەڕێ دەکرێت بەرهەمی نابێت. لەوە دەچێ مناڵەکە پێی خۆش بێ لە ژووری بەڕێوەبەر بمێنێتەوە، چونکە بۆ ماوەیەک لە سنووری پۆلەکەی دەردەچێتە دەرەوە. لێدان سنوور پێک دەهێنێت، وەرگرتنەوەی یاریەکان یان مافی تایبەتی وەکو سیرکردنی تەلەڤیزیۆن لە هەندێک کاتی تایبەتدا بە ناونیشانی سزادان کاریگەر دەبێت. بۆ نمونە مایکل تەمەنی 9 ساڵە، لەبەر ئەوەی خوشکە بچکۆلانەکەی خۆی داوە دایکی لە ژوورەکەی بەندی کردبوو. مایکل لە ژوورەکەی خۆی خەریکی یاریکردن بە کۆمپیوتەر بوو. کاتێک دایکی بانکی کردە دەرەوە خەریک بوو سەیری تەلەڤیزیۆنی دەکرد. تەنانەت بیری چوو بوو سزا دراوە. کاتێک لە ژوورەکەی دەرچووە دەرەوە دووبارە خوشکەکەی ئازاردایەوە تا جارێکی تر بینێرنەوە بۆ ژوورەکەی خۆی. بۆیە ئامۆژگاری ئێمە ئەوەیە کە لە سەرەتاوە لە ئەنجامی سزاکە بکۆڵنەوە. ئەگەر ڕەفتارەکە کەمتر ئەنجامدرا ئێوە دەتوانن دووبارە سوودی لێوەربگرنەوە. ئەگەر وانە سزادان سوودێکی نییە و پێویستە شێوازێکی تر تاقیبکەنەوە. بە زۆری لە شێوازی سزادان سوود وەرمەگرن. ئەگەر مناڵەکەتان لە ڕادەبەدەر سزا بدەن وەکو قەدەغەکردنی سیرکردنی تەلەڤیزیۆن و لێدان پێی ڕادێت و بەرەبەرە کاریگەری نامێنێ. لە سزادان و شێوازە شیاوەکان بەیەکەوە سوود وەرگرن. کاتێک سزادان وەکو شێوازێکی پەروەردەی هەڵدەبژێرن پێویستە مناڵەکانمان فێر بکەین ڕەفتارێکی چاک ئەنجام بدات. سزادان بەتەنیا ناتوانێت ڕەفتاری شیاویان فێر بکات. مناڵەکەتان هان بدەن تاکو لە مەبەستی ئێوە لە سزادانەکەیان تێبگات و پێی ڕابگەێنن. ئەگەر ڕەفتارەکەی چاک بکاتەوە پاداش وەردەگرێت. ئەگەر مناڵەکەتان بەهۆی ئەوەوە سزاداوە کە ڕادەکاتە سەرجادە پێویستە چۆنیەتی پەڕینەوەی سەر شەقامی فێر بکەن و پاشان ئەگەر بە ئاگاداریەوە لە شەقامەکە پەڕیەوە ستایشی بکەن. بەم شێوەیە کاریگەری سزاکەتان زیاتر دەبێت. سزادان بۆ کاتێکی تر دوامەخەن. ئەگەر دەتانەوێ مناڵەکەتان سزا بدەن دوای ئەوەی ڕەفتارە نەشیاوی مناڵەکەتان سەری هەڵدا پێویستە خێرا سزای بدەن. ئەنجامەکانی خێرایی ڕەفتاری مرۆڤ کۆنتڕۆڵ دەکات.
ئەم ئەنجامانە ڕەنگە باش بێت یان خراپ بێت، بۆیە سزادانەکە بۆ کاتێکی تر دوامەخەن. بە مناڵەکەتان مەڵێن بوەستە تا باوکت دێتەوە بۆ ماڵەوە. ئەگەر سزادانەکە دوابخەن کاریگەری خۆی لەدەست دەدات و ڕەنگە مناڵ نەتوانێت لە نێوان سزادانەکەی و ڕەفتارەکەی پەیوەندی پێک بهێنێت. هەمیشە بۆ مناڵەکەتان ئەنجامی کارەکان ڕوونکەنەوە. پێویستە مناڵەکانتان بزانن چ ڕەفتارێکی ئێوە بێتاقەتی دەکات و ئەگەر ئەو ڕەفتارە دووبارە بکاتەوە ئێوە چ کاردانەوەیەکتان دەبێت. بڕیاری خۆتانی بۆشی بکەنەوە. لەسەر بڕیاری خۆتان پێداگرن. سزادانی کاریگەر تەنیا سزادانێکی بێوەستانە، بەڵکو ئەو سزایە بۆ منداڵ پێشبینی دەکرێت پێویستە هەموو ڕەفتارە نەشیاوەکان سزا بدرێن. ئەگەر مناڵەکەتان ڕاگەاندووە، ئەگەر بووکە شوشەکەی فڕێ بدات ئێوە لێی وەردەگرنەوە، لەسەر بڕیاری خۆتان بڕۆن و لێی وەربگرنەوە. تاکو هەمیشە کاتێ ڕەفتارێکی نەشیاو دەکات چاوەڕێی سزاکەشی بکات. بەگاڵتەوە مەیترسێنن. ئەگەر بڕیارتان لەسەر سزادانی مناڵەکەتان نەداوە بەگاڵتەوە مەیترسێنن. پێش ئەوەی کاردانەوەی خۆتان بەرامبەر ڕەفتارەکەی پێڕابگەێنن مۆڵەتی یەکەم و سێیەم و پێنجەمی مەدەنێ. ئەنجامی ئەم جۆرە ترسانە بۆ ڕەفتارە نەشیاوەکان دەگەڕێتەوە و ئەو ڕەفتارانە جێگیر دەکات و منداڵان لە بەرامبەر گۆڕانکاریەکاندا پتەوتر دەبن. بە مناڵەکەتان مۆڵەت بدەن تا ڕەفتاری چاک ئەنجام بدات. ئامانجی ئێمە لە سزادان ئەوەیە کە ڕەفتارە نەشیاوەکان چاک بکەین. بۆیە پێویستە مناڵەکەمان مۆڵەت بدەین تا ئەو شتانەی فێری بووە پیشانی بدات. ئەگەر سزادانەکەتان ماوەیەکی زۆر بخایەنێت ڕەنگە منداڵ نەتوانێت ڕەفتارەکەی چاک بکات. بۆ نمونە منداڵ درەنگ بۆ ماڵەوە دەگەڕێتەوە و لە کاتی خۆیدا بۆ نان خواردن ئامادە نابێت و ئێوە سزای دەدەن. بۆ مانگێک بۆی نییە بچێتە دەرەوە. بەڕاستی لە ماوە دوور و درێژە ناتوانێت پیشانتان بدات کە فێر بووە زوو بۆ ماڵەوە بگەڕێتەوە. لە کاتی خۆیدا لەسەر مێزی نان خواردن ئامادە بێت. ئەوەندە لەم سزایە بێزار دەبێت تا بە ناچاری و بە نهێنی لە ماڵ دەچێتە دەرەوە. بەڵام ئەگەر سزاکەی بۆ ماوەی دوور و درێژ بێت زۆر بەباشی دەتوانێت ڕەفتارەکەی چاک بکات و سەرنجی ئێوە بۆ لای خۆی ڕابکێشێت. ئەگەر سزای مناڵەکەتان بە شێوەی لێدانە پێویستە زۆر کەم بێت و چاودێریشی بکەن. ئێمە لە سزادان وەکو خاڵێکی سەرەکی ئامۆژگاری لێدان ناکەین، بەڵام بابەتی تاک و شازیش بوونی هەیە. بۆ نمونە کاتێ مناڵە 2 ساڵانەکەتان پەنجە دەخاتە ناو سویچی کارەباوە، ئێوەش بەسەریدا هاوار دەکەن مەکە، بە سووکی لە دەستی بدەن. بەم شێوازە بۆ مناڵێکی بچکۆلانە زۆر لە وتارێکی دوور و درێژ کاریگەرترا. شێوازێکی کاریگەرتر ئەوەیە کاتێ مناڵەکەتان ڕەفتارێکی پڕمەترسی ئەنجام دەدات دەستی بگرن و لە شوێنی مەترسیەکە دووری بخەنەوە. کاریگەری ئەم شێوازە ئەوەیە ڕەنگە ئێوە تووڕەبن و لێی بدەن. ئەگەر ئێوە دەتانەوێت لەم شێوازە سوود وەرگرن باشتر وایە لە جیاتی ئەوەی کاردانەوەیەکی توند و تیژ نیشان بدەن کارەکەتان بە ئامانج دیاری بکەن و دەستی بەسەردا بگرن. ئێمە بڕوامان وایە کە سنووری لێدان پێویستە لێدانێکی سووکی سەردەست یان پشت بێت و لەمە زیاتر نەبێت، چونکە بە پێچەوانەوە ئەنجامێکی مەترسیدار و زیانبەخشی هەیە. هەرگیز بۆ لێدان شتی وەکو پشتێن یان دار بەکار مەهێنن. هەوڵ بدەن لە جیاتی لێدان لە شێوازەکانی تر وەکو بێبەشکردنی کاتی، پێداچوونەوە و شێوەی تری سزادان وەکو سنوور بۆدانان بۆ وەرگرتنی مافەکان سوود وەربگرن. بیرتان نەچێت باشترین شێوازی پەروەردەکردنی منداڵ بریتیە لە ئەنجامە شیا و نەشیاوەکانی ڕەفتارەکانی و ئەو هەوڵانەش کە بۆ گۆڕینی ڕەفتارە نەشیاوەکان دەستنیشان کراون. چۆن لە شێوازی بێبەشکردنی کاتی سوود وەربگرین؟ زۆر جار دایک و باوکان لە شێوازەکانی پەروەردەکردن سوود لە بێبەشکردنی کاتی وەردەگرن. چۆنێتی ئەنجامدانی ئەم بێبەشکردنە ئەوەیە منداڵ بۆ ماوەیەکی دیاریکرا و لە مافەکانی ئەنجامدانی کارێک یان شوێن و شتێکی تر بێبەش دەکات. ئەگەر ئێوە بە شێوەیەکی ڕێکوپێک لەم شێوازە سوود وەربگرن کاریگەری دەبێت، بە تایبەت لە کاتێکدا کە مناڵەکەتان بەباشی تێبگات کە شتێکی بە نرخی لێوەردەگرنەوە. لە کاتی سوود وەرگرتن لەم شێوازە ئەم خاڵانی خوارەوە لەبەرچاو بگرن. بە وردی ئەو شوێنە هەڵبژێرن کە پێویستە مناڵەکەتان تێدا بمێنێتەوە. بۆ ئەوەی ئەم شێوازە کاریگەر بێت پێویستە مناڵەکەتان وا هەست بکات کە شتێکی بە نرخ لەدەست دەدات و هەستیش بۆ بێبەشبوونە بکات. بۆیە پێویستە شوێنەکەوا بێ کە کەمێک هەست بە هیلاکی بکات. دیارە ئەو شوێنە نابێت تاریک و ترسناک بێت. لە ناو ماڵدا هەر شوێنێکی پارێزراو بۆ ئەم کارە گونجاو و نابێت سەرنجڕاکێش بێت.
منداڵ سەرقاڵ بکات، ژووری نووسن و شوێنی هاوشێوەی بۆ ئەو کارە گونجاوە. هۆکارەکانی بێبەشکردن بۆ مناڵەکەتان ڕوونکەنەوە، بەر لە ئەنجامدانی هەر کارێک بە مناڵ ڕابگەێنن. ئەگەر ڕەفتارە نەشیاوەکەی دووبارە بکاتەوە دەینێرنە ژوورەکەی خۆی و تا ماوەیەک لەوێ دەمێنێتەوە. بۆ ڕوونکەنەوە ئەم کارە یارمەتی دەدات واز لە خۆ ناشرینەکەی بهێنێت. بەم شێوەیە هەر کاتێ مناڵەکەتان فەرمانی ئێوەی پشت بێخست بڕیاری خۆتان ئەنجام بدەن. لە سەرەتاوە بۆ ڕەفتارە ناشرینەکان لەم شێوازە سوود وەرگرن. کاتێک ئەم ڕەفتارە چارەسەرکرا بۆ چاکردنی ڕەفتارێکی تری لەم شێوازە لە بێبەشکردن سوود وەرگرن. ئەگەر لە یەک کاتدا منداڵ لەسەر ڕەفتاری جۆراوجۆر سزا بدەن، ئەوا سەری لێ تێک دەچێت و نازانێت لە هۆی ئەم سزادانە تێبگات. ئەگەر ئەم شێوازە بێبەشکردنی کاتی یان هەر شێوازێکی تر بەردەوام دووبارە بکەینەوە کاریگەری نامێنێت. ماوەی کاتی شێوازی بێبەشکردن لەسەر بنەمای تەمەنی منداڵ دەستنیشان بکەن. هێشتنەوەی مناڵ بۆ ماوەیەکی درێژ لە ناو ژوورێکدا یان بێبەشکردنی لە چوونە دەرەوەی بۆ ماوەی چەند هەفتەیەک کاریگەری ئەوتۆی نابێت و منداڵ دووچاری ناڕەحەتی دەکات. بێبەشکردن بۆ ماوەیەکی کورت زۆرتر کاریگەر دەبێت. دکتۆر وانس هاڵ لە کتێبی چۆن لە شێوازی دەرکردن و بێبەشکردنی منداڵ سوود وەرگرین دەنووسێت: بۆ منداڵێک لە بەرامبەر هەر ساڵێکی تەمەنیدا دەتوانین خولەکێک بێبەشی بکەین یان لە شوێنی خۆی دووری بخەینەوە. بەڕای ئێمەش ئەم یاسایە لەسەر ئەم بنەمایە کاریگەری دەبێت. واتە بۆ مناڵێکی 4 ساڵ 4 خولەک و بۆ مناڵێکی 5 ساڵ 5 خولەک، هەرچەندە لەم کاتەدا دەبێتە هۆی ئەوەی ئیش و کارەکانی منداڵەکە بوەستن. بەڵام گرنگتر ئەوەیە هەلی بۆ بڕەخسێت تاکو بە ئارامی لە ئەنجامدانی ئەو کارە کە بۆتە هۆی دوورخستنەوەکەی دەست هەڵگرێت. لە کاتی بەرهەمگاریکردنی منداڵدا ژماری خولەکەکان زیاد بکەن. ئەگەر لە بێبەشکردنی مناڵەکەتان یان بەهۆی بە ئاگابوونی لە شوێنی دوورخستنەوەکە کێشەیەک دروست بوو، لە بەرامبەر هەر جۆرە بەرهەمگاریەک خولەکێک بۆ کاتی دوورخستنەوەکە زیاد بکەن. ئەگەر مناڵەکەتان بە سزاکەی ڕازی نەبوو، پێویستە پێی بڵێن: ئێستا چونکە گوێ بۆ قسەم ناگریت خولەکێک زیاد دەکەم. پێویستە چاودێری ئەم سزادانە بکەن. خۆ ئەگەر بێوەرگرتنی مۆڵەت لە شوێنە دەستنیشان کراوەکە هاتە دەرەوە، لە یەکەمین هەلدا بیگەڕێنەوە، خولەکێکی تر بخەنە سەرماوەی سزادانەکەی. بەڵام لە کۆی هەموویدا لە 3 خولەک زیاتر مەخەنە سەر سزاکە، چونکە بەم شێوەیە سزاکە کاریگەری خۆی لەدەست دەدات. ئەگەر مناڵەکەتان بەرهەمگاریکردن کەمێک لێی تووڕەبن، ئەگەر گەیشتنا ئەو ڕادەیەی کە پێویستی کرد لە وشە و قسەکردن و ڕەفتارتان تووڕەی نیشان بدەن، مناڵەکەتان ئاگادار بکەنەوە. ئەگەر ئەو سزایە وەرنەگرێت، ئەوە ئەو یاری کە حەزی لێیەتی بۆ ماوەی چەند ڕۆژێک لێیان بێبەش دەکرێت. بیرتان نەچێت پێویستە پەیمانی خۆتان بەجێبگێنن. لە کاتژمێرێک سوود وەرگرن. بە سوود وەرگرتن لە کاتژمێر ئاگاداری کات بن، بە مناڵەکەتان ڕابگەێنن. کاتێ دەنگی زەنگی کاتژمێرەکەت بیست، دەتوانی لە ژوورەکەت بێتە دەرەوە، بۆ مەرجەی ئارام بیت. بێجگە لەم ڕێیە مۆڵەتی مەدەنێ لە ژوورەکەی بێتە دەرەوە. وەکو سزا ژمارە و بڕی خولەکەکان زیاتر بکەن و تا ئەو ئەندازەی مناڵەکەتان خۆی پێڕادەگیرێت چاوەڕێی تەواوبوونی کاتەکە بن. مۆڵەت مەدەن خولی بێبەشبوونی مناڵەکەتان بێتە هۆیەک بۆ دوورکەوتنەوەی لە ئەرکەکان. دوای تێپەڕبوونی کاتی بێبەشبوونەکە داوای لێ بکەن. ئەو کارەی دەبوایە پێش سزاکە بیکردایە ئەنجامی بدات، یان پێویستە ڕەفتارێکی گونجاو ئەنجام بدات. ئەگەر هاوکاری کردن بە گەرمی هانی بدەن. کاتێک ئارەزووی چاکردنی ڕەفتارێکی کرد، دیارە ئەم شێوازی ڕەفتارە کاریگەری زۆری دەبێت. سزادان و ئاگادارکردنەوەتان لەگەڵ تەمەنی منداڵدا بگونجێنن. شێوازی بێبەشکردن وەکو شێوازێکی سزایی نەک تەنیا لە مناڵانی بچکۆلانە، بەڵکو لە مناڵانی گەورەتر و تەنانەت لاوانیش کاریگەری زۆر دروست دەکات. بۆ ئەوانیش باشتر وایە کە کاتی دوورخستنەوە یاخود بێبەشکردن لە ئەنجامی کارێکی نەشیاودا پەیدا دەبێت. کورد بێت. ئەگەر مناڵەکەتان خووە کۆنەکانی دووبارە کردەوە، ئێوە دەتوانن ئەندازە و توندی سزاکە زیاتر بکەن. بۆ نمونە، ئەگەر لە تاقیکردنەوەی وانەی بیرکاری نمرەی کەمی هێنا، دەتوانن بۆ چەند ڕۆژێک لە یاریکردنی دەرەوەی ماڵەوە بێبەشی بکەن تاکو زیاتر و باشتر وانەکانی بخوێنێتەوە. ئەگەر هەوڵەکانی لەم ماوەیە کەم بووەوە، دووبارە سزای بدەنەوە. ئەگەر بە تەلەفۆن قسە دەکات، دەتوانن هەموو دوای نیوەڕۆکان لە تەلەفۆنکردن بێبەشی بکەن. شەوی داهاتوو ڕێگای تەلەفۆنکردنی پێبدەنەوە. کاتێک ماوەی دەرکردنەکەی کورتتر بێت، مناڵەکەتان هەست بەوە دەکات کە سزادانەکەتان بە ویژدانی تێدا بووە.
چۆن لە چاکردنی لە ڕادەبەدەر سوود وەرگرین. بەم شێوازە کۆمەڵێک ڕێگاچارە کە پزیشکی دەروونناسی دایڕۆشتوون بۆ ئەوەی چارەسەری ئەو ڕەفتارە نەشیاوانەی لە دەرونی مناڵدا جێگیر بووە بکات. ئەم شێوازە لە ئەنجامە ئاساییەکانی ئەو ڕەفتارە نەشیاوانە بۆ تێکشکاندنی خووەپەسەند نەکراوەکان لە هەمان کاتیشدا بۆ فێرکردنی ڕەفتارە گونجاوەکان چاکردنی لە ڕادەبەدەر شێوازێکی زۆر کاریگەرە و جێگای لێدان دەگرێتەوە. هاوکاران سەرزەنشتکردنی مناڵ و چەند جۆری سزایتر لە پێناو گۆڕینی ڕەفتارە نەشیاوەکانی منداڵە. ئەم شێوازە لە پێناو ڕەفتارە ئازاردەرەکان و خوی تووڕێیی کاریگەری زۆرە. داوا لە مناڵەکەتان بکەن ڕەفتارە نەشایستەکانی چاک بکات و هەوڵ و کۆششی خۆی بە ئەنجام بگەێنێت. دووپاتکردنەوە و سووربوون بۆ چاکردنی ڕەفتار وەکو دەرمانێک دژ بۆ ڕەفتارە کار دەکات تا ئەو ڕادەیەی کە مناڵەکەتان خۆی ناوێت دووبارەی بکاتەوە. لەو کاتەدا پێویستە هەموو گریان و پاڕانەوە و بەرەنگاریکردن و خراپی مناڵەکەمان پشتگوێ بخەین. ڕەنگە لەم شێوازە شێوازێکی ئاسان نەبێت، بەڵام زۆر پێویستە. سەرنجی ئەم نمونەیە بدەن. مناڵێک لەسەر دیوارێک وێنە دەکێشێت. پێی بڵێن دیوارەکەت پیس کردووە، پێویستە یەکێک پاکی بکاتەوە. کەلوپەلی پاکردنەوەکان بخەنە بەردەستی و خۆشتان چاودێری بکەن. پێی بڵێن کە زۆر چاک پاکردنەوە دەکات. ئەگەر فەرمانەکەتانی پێشێل کرد بە هێمنی پێی بڵێن کە لە هەستی ئەو تێدەگەن و دەزانن کە ئەو شارەزایی تەواوی لەم کارە نییە. پاشان بەپاشی نیشانی بدەن بۆ ئەوەی کارەکەی ئەنجام بدات، دەستی بگرن و یارمەتی بدەن. تەنانەت ئەگەر بەرەنگاریشی کردن یان دەستی کرد بە گلەی کردن لە ئەنجامدا کاتە دیوارەکەی پاکردەوە داوای لێ بکەن بۆ وردی شوێنی وێنەکەی خۆیتان نیشان بدات. ئەگەر جارێکی تر لەسەر دیوارەکە شتی نووسی هەموو قۆناغەکانی پێشوو دووبارە بکەنەوە. ئۆی نا، دووبارە دیوارەکەت پیس کردەوە، پێویستە پاکی بکەیتەوە. دوایش کە لێی بوویتەوە دەمەوێت بە وردی شوێنی وێنەکەتم نیشان بدەیت. ئەم شێوازە تەنانەت بۆ ناسازگارترین مناڵانیش کاریگەرە، بۆ مناڵانی بچکۆلانە و مناڵی گەورەش. زۆر جار ئەو شێوازە بیری دایک و باوکان سەرقاڵ دەکات. کەتی کچێکی تەمەن 4 ساڵی بزێوە، عاشقی یاریکردنە بە کلیل و شتی کارەبایی. زۆر جار وا ڕووی داوە کە دایک و باوکی لە نیوە شەودا بەهۆی هەڵکردنی گڵۆپەکان لە خەو ڕاچڵەکیون، یان جارجار لە نیوەڕۆدا پێیانزانیوە کە بە فرگرەکەیان کوژاوەتەوە. ئەوان بە زۆر شێوە هەڵسوکەوتیان لەگەڵ کەتیدا کردووە، بەڵام کاریگەریەکی ئەوتۆی نەبووە. پێشنیاری ئێمە ئەوەیە کە ئەو دەتوانێت بە دووبارەکردنەوەی ڕەفتارەکەی واز لە ئەنجامدانی بێنێ. کاتێک کەتی گڵۆپەکان هەڵدەکات و دەست لە کەلوپەلی کارەبایی و سیوچەکان دەدات، با دایکی ناچاری بکات تاکو هەموو سیوچەکانی ماڵەوە بکوژێنێتەوە. کەلوپەلە کارەبایەکان هەڵگرێت و بیان شارێتەوە و شەوان پێش خەوتن هەموو گڵۆپەکان بکوژێنێتەوە و بۆ ماوەیەک ئەم کارانە دووبارە بکاتەوە. پاژماوەیەک کەتی لە میاریە هیلاک دەبێت، بەڵام دایکی پێشنووستن بە کەتی بڵێت: کەتی، سەیری هۆڵەکە بکە، من هێشتا دڵنیانیم. دوای چەند ڕۆژێک ژمارەی ئەو کۆنتڕۆڵکردنە بەڕادەیەک زۆر دەبێت کە کەتی ئارەزووی لە یاریکردن بە کلیل و سیوچەکانی نامێنێت. ئێستا چۆنیەتی سوودوەرگرتن لەم شێوازەتان بۆشی دەکەینەوە. مناڵەکەتان هان بدەن تاکو هەڵەکانی ڕاست بکاتەوە. بۆ نمونە دیوارەکە پاک بکاتەوە، جلوبەرگەکانی کۆ بکاتەوە، بۆ هۆی گازگرتنیەوە داوای لێبوردن بکات. مناڵەکەتان هان بدەن تاکو لەسەر ئەنجامدانی کارە چاکەکانی مەشق بکات. بۆ نمونە، ئەگەر مناڵەکەتان بانگ کرد و ئەو لە حەوشە وەڵامی دایەوە، ناچاری بکەن بۆ ماوەیەک لە حەوشە بمێنێتەوە و پاشان ئەگەر بانگتان کردەوە هاتە ژوورەوە و داوای لێ بکەن بۆ قەرەبووکردنەوەی هەڵەکەی 2 جار بچێتە حەوشە و بگەڕێتەوە. دەتوانن لە کات و شوێنی تریش سوود لەم شێوازە وەربگرن. چاودێری ڕاهێنانەکان بکەن. ڕەنگە ئەم شێوازە کاتان لێوەربگرێت، بەڵام بایی ئەنجامەکەی هەیە. لە کاتی پێویستدا بەدەست ڕێنمایی بکەن. ئەگەر مناڵەکەتان بەرەنگاری ڕاهێنانەکانی کرد، بەدەست ڕێنمایی بکەن تا بتوانێت کارەکانی بەباشی ئەنجام بدات. دەستی بگرن و وەکو ڕۆبۆت ڕێنمایی بکەن تا کەلوپەلی یاریکردنەکەی کۆبکاتەوە. گریان و خۆی خراپ و بەرەنگاریکردنی پشتگوێ بخەن، لەسەر خۆبن. ئێوە سوور بن تا کاتێک کارەکەی ئەنجام دەدات. ستایشی گوێگرتن و قسە وەرگرتنی مناڵەکەتان بکەن و گەشەی پێ بدەن. ئەگەر مناڵەکەتان ڕەفتاری شیاوی گرتە بەر، ڕێی پێ بدەن لە ڕەزامەندی ئێوە ئاگادار بێت.
هانی بدەن و بەهۆی پێشکەوتنەکانی پاداشتێکی بچووکی بدەنێ. بەرەنگاری ئەو داواکاریانی بکەن کە دەیەوێت لەسەر ڕاهێنانەکانی ئەنجامی بدات. خۆڕاگر بن. هیچ کاتێک خۆتان دیوارەکە پاک مەکەنەوە یان شتەکان کۆمەکەنەوە، گەرنا هەموو ڕیسەکەتان دەبێتەوە خوری. چۆن گوێ لە قسەکانیان بگرین و لەگەڵیاندا بدوێین. کراوەبوونی پەردەی پەیوەندیەکانی نێوان دایک و باوک و مناڵان زۆر گرنگە. داوایان لێ دەکەن بیرروڕا و هەست و قسەی دڵی خۆیانمان بۆ باس بکەن بۆ ئەوەی بتوانین لێیان تێبگەین لە بەرامبەر کێشەکانی ژیانیان یارمەتیان بدەین. بەڵام لە جیاتی ئەوەی وەڵامی بەڵێمان بدەنەوە هەستەکانی خۆیان بە شێوەیەکی گونجاو دەرببڕن. گوێ لە قسەکانمان بگرن و داواکاریەکانمان جێبەجێ بکەن بە شێوەیەکی نستی نازانن چۆن هەست و بیرروڕای خۆیان دەرببڕن. بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئامادەی گوێگرتنی فەرمانەکان نابن و پەیڕەوی ناکەن. پێویستە فێریان بکەین و شێوازی پەیوەندیەکانی نێوان خۆیان و مناڵانی تر پەرە پێ بدەن. ئێستا ئەم خاڵانەی خوارەوە لەبەرچاو بگرن. لە یادتان بێت هەموو شتێک لەناو قسەکردندا بوونی نییە. ناتوانن هەموو کێشەکان بە گفتوگۆشی بکەنەوە. بۆ ئەوەی ئێوە گوێگرێکی باش بن پێویستە مناڵەکەتان بە سنوورەکانی ڕەفتاری خۆیان ئاشنا بکەن. تەنیا ڕاوەکردن بەس نییە. زۆربەی دایک و باوکان هەوڵ دەدەن مناڵەکانیان فێر بکەن. باشترین شێواز ئەوەیە کە بە نەرمی و هێمنی لەگەڵ منداڵدا قسە بکەن و بە دوای بەرهەم و ئەنجامی ڕاست و پتەودا بڕۆن. شێوازتان لەگەڵ تەمەن و ئەندازەی گەورەبوونی مناڵدا هەڵبسەنکێنن. گەورەترین هەڵەی دایک و باوکان ئەوەیە کە لە بابەتە قورسەکان زۆر دەدوێن. شێوازی پەیوەندی نێوان خۆیان و مناڵەکانیان زووتر لە کاتی گونجاوی خۆی دەست پێ دەکات. بەرامبەر تەمەنی منداڵەکە منداڵان لە وشەکانیان تێناگەن. خۆ ئەگەر بە شێوەی ڕاوێژکردن و ئامۆژگاری لەگەڵ منداڵان و تەنانەت لاوانیش بدوێن باشتر دێتان تێدەگەن. هەر ئەوەندەی هەستان بەوە کرد کە پەیوەندێکی ئەوتۆ لە نێوانتان پێکهاتووە چاوەڕێی ئەوە مەکەن بە خێرایی ئەنجامدان دەست دەوێت. هەوڵ بدەن لەگەڵ گەورەبوونیان پەیوەندیتان لەگەڵیاندا زیاتر و قوڵتر بکەنەوە. خۆشتان لە کاردانەوە نێگەتیڤەکان کەم بکەنەوە. ئەو دایک و باوکانەی هەوڵیان داوە بۆ پەروەردەکردنی منداڵە بچووکەکەیان لە ڕوونکردنەوە و لێکۆڵینەوە سوود وەربگرن بەم ئامانجە دەگەن کە لەگەڵ گەورەبوونی تەمەنی منداڵەکە نەک تەنیا کێشەکەیان چارەسەر نابێ بەڵکو خراپتریش دەبێت. باشتر وایە دەربارەی مناڵانی کەم تەمەن زیاتر لە بەڕێوەبردن و منداڵانی گەورەتر لە پێکهێنانی پەیوەندی سوود وەربگرن. بۆ نمونە کاتێ بە منداڵات تەمەن 2 ساڵەکەتان دەڵێن سۆپاکە گەرمە بەباشی لێتان تێناگات. بەڵام ئەگەر بە توندی وتان مەکە دەستان لە زۆپاکە دوور خستەوە ئەوە بە خێرایی لێتان تێدەگات و بە قسەتان دەکات. یان ئەگەر منداڵێکی تەمەن 16 ساڵ لە کاتێکدا کەچگەرە دەکێشێت سزا بدەن. بەڵام سزادانەکە بەبێ قسەکردن لەسەر زیانەکانی جگەرە بێت هیچ سوودێکی لێ ناکەوێتەوە. چۆن گوێ لە قسەی منداڵ بگرین. گوێ لە زمانی ڕەفتاری منداڵەکەتان بگرن. دایک و باوکان بە خێرایی هەز بە زمانی منداڵی زیرەک و زیتەڵە دەکەن. بەڵام زۆربیان لەو خاڵە تێناگەن کە منداڵان لە دوای تێگەیشتندا هەوڵ دەدەن بە زمانی وتار و لە ڕێگەی ڕەفتارەوە لەگەڵیاندا پەیوەندی پێک بێنن. مناڵانی گەورە و لاوان بە شێوەی زارەکی پەیوەندی پێک ناهێنن و بەڵکو بە زۆری لەو کاتانەدا ئەو پەیوەندیە دروست دەبێت کە فشارێکیان بخرێتە سەر. کچێکی تەمەن 8 ساڵ لەبەر بزۆزی و تێشکاندنی یاریەکانی و کەلوپەلی ناوماڵەکەیان لەگەڵ دایکی هاتە لامان. ئێمە زۆر زوو تێگەیشتین کە بەهۆی نەخۆشبوونی باوکیەوە دڵگرانە و دووچاری ئەم حاڵەتە هاتووە. کەسیش نەبوو کەمێک لەو ڕۆوە بیدوێنێت. ئەوە وای لێ کردووە کە دووچاری ئەو حاڵەتە ببێت. ئێمە هەوڵماندا یارمەتی بدەین تا بتوانێت بەرگری لەو حاڵەتە بکات. کاتێ مناڵەکەتان ڕەفتارێکی نوێ نیشان دەدات ڕەنگە ئەو ڕەفتارە پەیوەندی بە قۆناغێکی تایبەتی تەمەنیەوە نەبێت. لەوانەیە بیەوێت شتێکتان پێ بڵێت. جیسیکای تەمەن 6 ساڵ هەموو جارێ لە ناو بازار هەوڵی دەدا گالیسکەی برا بچووکەکەی هەڕاج بکات. بێهۆ دەیقیژاند. ئەوەش لەبەر ئەوە بوو براکەی کە تەمەنی 6 مانگ بوو جێی سەرنج و خۆشەویستی دایک و باوکی بوو. جیسیکا دەویست خەڵکی دەوروپشتی تێبگەێنێت و دایکیشی زیاتر خۆشی بوێت. بۆ چەند چرکەیەک خۆت بخە شوێنی مناڵەکەت. هەوڵ بدە ئامانجی ئەو جۆرە ڕەفتارانە بدۆزیتەوە. لە دواییدا دەربارەیان لەگەڵیدا بدوێ. لە هەستی منداڵ تێبگەن. سامۆئیلی تەمەن 4 ساڵ هەوڵ دەدا 2 بەش لە یاریەکەی بەیەکەوە بلکێنێ. دوای ئەوەی چەند جارێک هەوڵیدا و سەرنەکەوت بۆیە تووڕە دەبێت و یاریەکەی فرێ دەداتە ناو ژوورەکەوە. پێویستە ئێوە وەڵامی ئەم ڕەفتارە بدەنەوە.
بەڵام چۆن؟ لەم کاتانەدا پێویستە یارمەتی بدەن تا شێوازێک بۆ دەربڕینی بێدەسەڵاتیەکانی بدۆزنەوە. بۆ مناڵانی بچووکی وەکو سامۆئیل باشترین ڕێگا ئەوەیە یارمەتی بدەن تا بتوانێت یاریەکە بلکێنێت. واتە پێی بڵێن کە ئێمە هەست بە بێدەسەڵاتێتی دەکەین، کاتێ ئەویش هەستی بە بێدەسەڵاتی خۆی کرد با لە کەسانی تر یارمەتی وەربگرێ. وەکو ئەنجامیش پێی ڕابگەێنن، ئەگەر شتێک فڕێ بدەیت تا 2 ڕۆژ بۆت نییە ئەو یاریە بکەیت. بەشەکانی ئاگادارکردنەوە، ئەنجامە ئاساییەکان و چاکردن و پێداچوونەوەی لە ڕادەبەدەر بەهێند وەربگرن. لە جیاتی ئەوە دەتوانن پێشنیاری بۆ بکەن کە کارێکی باش ئەنجامدا، وەکو هەرکات پێویستت بە یارمەتی بوو داوا لە من بکە، بە دڵ و گیان یارمەتی دەدەم. دوای ئەم قسەیە پێویستە بە میهرەبانی و لە خۆبوردەیی یارمەتی بدەن. یەکێک لە شێوازەکانی کاریگەر بۆ فێرکردنی منداڵ چۆنێتی دەربڕینی هەستە. شێوازی فێرکردنی دیاریکردن و دەربڕینی هەست بۆ منداڵ پێویستێکی زۆر بەڕاهێنان و دووبارەکردنەوە هەیە. لەگەڵ گەورەتربوونی منداڵدا دەتوانن لە شێوازی ڕاستەوخۆ سوود وەرگرن. وا دیارە لە دەستبێڵ بێزار بووی یان لەوە دەچێت شتێکی لاکی کردبیت، دەبێ ئەو شتە چی بێت؟ لەوانەیە کەمێک باسکردن زانیاری زۆرتان پێڕابگەێنێت کە هەستی بەرچاوتەنگی بەرامبەر بە بێڵ بە ئاشکرا پێوە دیارە. تێگەیشتن لەو هەست و نیازەکانی منداڵ پێویستی بە نەرمونیانی هەیە، بۆیە لەو ڕۆوە ئارام بن. بۆ گوێگرتن لە وتەی مناڵان کاتێک دەستنیشان بکەن. هەندێجار دۆزینەوەی کاتێکی گونجاو بۆ گوێگرتن لە ئاخاوتنی منداڵ بە گرانی دێتە دەست. ئەگەرچی ئەم کاتە بۆ منداڵیش گرنگە، تاکو بەهۆیەوە بتوانن لەگەڵ دایک و باوکیدا بدوێت. بە تایبەتی ئەو منداڵانەی دایک و باوکیان لە یەک جیابوونەتەوە، یان باوەژن یان زڕباوکیان هەیە. بەڵام لەگەڵ سەرهەڵدانی قۆناغی باڵغ بووندا پەیوەندێکی لەو جۆرە بە زەحمەت دروست دەبێت. خۆ ئەگەر لە تەمەنی منداڵیدا بووبێت، ئەوە بۆ قۆناغی باڵغ بوون کار ئاسانیتان بۆ دەکات. پێویستە هەل بە مناڵەکەتان بڕەخسێنن تاکو ڕووداوەکانی ڕۆژانەی ژیان و هەست و نیازەکانی خۆیانتان بۆ باس بکەن. با لە دەربڕینی هەموو وردەکاری و ڕووداوەکانیش هەست بە ئازادی زیاتر بکەن. گفتوگۆیەکی گەرم و دۆستانە بەڵام بێ دووبارەکردنەوە بەز نییە. ئەم خاڵە زۆر گرنگە و ئێمە ناتوانین وتوێژێکی دوور و درێژی لە ساڵانێک بێدەنگی بە چەند خولەکێک پڕ بکەینەوە. ئەم قۆناغانەی خوارەوە یارمەتیتان دەدات تاکو لایەنی چۆنیەتی و چەندایەتی پەیوەندی گونجاوتان لەگەڵ منداڵدا دەستکەوێت. بە شێوەیەکی ڕێکوپێک لەگەڵیاندا بدوێن. هەموو ڕۆژێ کاتێکی تایبەت بۆ ئەم کارە دەستنیشان بکەن، تەنانەت ئەگەر ئەم کاتە تەنیا بۆ 5 خولەک پێشنووسنی مناڵەکەش بێت. دەتوانن ماوەی قسەکردنەکە بگۆڕن، بەڵام پێویستە شوێنی لە بەرنامەی ڕۆژانەدا دیار بێت. کاتێکی تایبەت بۆ گفتوگۆ دیاری بکەن. کاتێ مناڵەکەتان دەیەوێت لەگەڵتاندا بدوێت یان بێ ئەوەی قسە بکات ئاماژە بەوە دەکات کە شتێک خەریکە ئازاری دەدات. خێرا بە شێوەیەکی تایبەتی بە تەنیا لەگەڵی دانیشن یان بەیەکەوە کاتێکی تایبەتی دەستنیشان بکەن. بە تایبەت بۆ مناڵانی بچووک زۆرجار ئەم گفتوگۆیە تەنیا چەند خولەکێک دەخایەنێت، بەڵام ئەم کاتە هەلێک بۆ مناڵ دەرەخسێنێت تا ئەو شتانەتان لاباس بکات کە بەلای ئێوە گرنگە. ئەگەر ئێوە بەهۆی کارەکانتانەوە ناچارن کاتی قسە و باسەکانتان دوابخەن، کاتێکی تایبەتی بۆ دیاری بکەن. ئێستا کاتێکی گونجاو نییە، بەڵام ئەم شەو دوای کۆکردنەوەی کەلوپەلی نان خواردنی شێوان دەتوانین بەیەکەوە لە ژوورەکەتدا بدوێین. دوای دانانی کاتەکە لە پەیمانەکەتان دوامەکەون، بە وردی سەرنجی مناڵەکەتان بدەن. بە هەموو ئەندامانی خێزانەکەتان بڵێن کە کاتان لێنەگرن، بچنە شوێنێکی ئارام و بێدەنگەوە، بە شێوەیەک قسەی لەگەڵ بکەن تاوا بزانێ هەتایە گوێ لە یەکتری دەگرن. ئەوەندە کات بۆ هاوڕێیەتیەکانتان بۆ ڕاوێژکاری تەرخان دەکەن بۆ مناڵەکەشتان وا بکەن. ئێوە یەکەم جار دەست بە قسەکردن بکەن. هەندێک جار دەستپێکردنی قسە و باس بۆ منداڵان زەحمەتە. بەڕستەی وەکو باشە چی بوو یان پێم بڵێن لە چ شتێک بێزار و ناڕەحەتی، هەرچەندە ڕستەکانتان تایبەتتر بن کاریگەرتر دەبن. بۆ نمونە ڕەنگە ئێوە بڵێن کاتێ ئەمڕۆ لە قوتابخانە گەڕایتەوە بۆ ماڵەوە زۆر بێتاقەت بوویت، ئەگەر دەتەوێت با لەبارەی ئەو بابەتە بدوێین. ئەگەر مناڵەکەتان ئاماژەی بەوە کرد کە شتێک لە قوتابخانە ڕوویداوە بەڵام نایەوێت ئێستا باسی بکات، پێی بڵێن کە ئازادە و دەتوانێت لە هەلێکی تر ئەم کارە ئەنجام بدات. ئەگەر ناشێوێت لەگەڵتاندا بدوێت بەهێمنی نهێنیەکەی پێ ئاشکرا بکەن، هەوڵ بدەن چیرۆکێک یان کتێبێکی بۆ بخوێننەوە. ئەوە باشترین شێوازە.
هەندێجار لای دانیشن و دەستبخەنە گردنی و بە بێدەنگی چاوەڕێی قسەکانی بکەن. مۆڵەتی قسەکردن بە منداڵ بدەن. کاتێ دەستان پێکرد با قسەکردنەکەتان بە زیندوی بمێنێتەوە. سوود لەو شتانە وەربگرن کە زانیاریتان دەربارەی هەیە. زۆربەی مناڵان دەڵێن ئێمە توانای ڕێخستنی پەیوەندیمان لەگەڵ دایک و باوکماندا نییە، چونکە هەر جارێک کە ئەم کارە دەکەین قسەی زۆر دەبیستین و بۆیە باشتر وایە دایک و باوکان گوێگر بن. بۆ بەخشینی متمانە بە مناڵەکەتان لە پرسیارکردن سوود وەرگرن. دوایی چی ڕوویدا؟ لەو ڕستەدا سوود وەرگرن کە هەستی هاودەردیتان نیشان بدات. گرێو دەکەم ئەو شتە زۆر بێتاقەتی کردویت. ئەگەر کەسێک وای لە من بکردایە زۆر تووڕە دەبووم. یان تەنانەت لە وشەی کورد وەکو چ ناخۆشە یان سەیرە. سوود وەربگرن. ساڵێک لەمە پێش دکتۆر کارل ڕاجیس ئەم شێوازەی بۆ ئەو دەروونناسانەی کە لەسەر دەرونی مرۆڤ کاریان دەکرد داڕشت و پاشان ئەم شێوازەی بۆ مناڵانیش بەکارهێنا. لە کتێبی دکتۆر تۆماس گوردۆن شێوازی فێرکردنی کاریگەری دایک و باوکان بە ناونیشانی گوێگرتنی کاریگەری ئاماژەی پێکردووە. گوێگرتنی کاریگەری بریتیە لە دووبارەکردنەوەیان ڕوونکردنەوەی ئەو شتەی منداڵ پێتان دەڵێت. ئەگەر بڵێ بیلی شەڕی لەگەڵدا کردم، ئێوە لە وەڵامدا دەڵێن لێی داوی؟ دوایی بۆ تووپاتکردنەوە و هەستکردنی زیاتر دەتوانیت پێی بڵێیت بیلی هاوڕێتە؟ دڵنیان بەم کارە ناڕەحەتی کردویت. ڕەنگە گومانەکەمان هەڵە بێ. تەنانەت ڕوونکردنەوەیەکی هەڵەش دەتوانێت پەیوەندیتان لەگەڵ منداڵ باشتر بکات. لەگەڵ منداڵدا وەکو هاوڕێ بن، نەک وەک پۆلیسێک کە بە دوای تاوانبارێکدا دەگەڕێت. ئەم خاڵە گرنگە لە بەرچاوی بگرن. دنیا لە چاوی مناڵەکەوە سیر بکەن، نەک لەو ڕاستی کە ڕوویداوە. لێگەڕێن مناڵ وا هەست بکات کە ئێوە لە ڕاڕایی و دوودڵی ئەو خۆشحاڵن. کاتێک دەربارەی کێشەیەک لەگەڵتان دادووە باوا هەست بکات کە ئێوە بە هەستێکی باشەوە قسەکانی لێوەردەگرن. دەتوانن پێی بڵێن زۆر سپاس کە دەربارەی ئەم بابەتە قسەت لەگەڵدا کردم، یان دەزانم ئەم بابەتە چەند لای تۆ گرانە، بەڵام خۆشحاڵم کە هەستت کرد دەتوانی بیت و دەربارەی ئەو نەئارامی ڕای خۆت دەرببڕیت. بۆ دڵدانەوەشی لە ئامێزی بگرن و قسەی خۆشی لەگەڵدا بکەن. چۆن لەگەڵ منداڵەکەماندا بدوێین؟ دێتە بەرچاوتان کە منداڵان گوێ لە داواکاریەکانتان ناگرن. ئەگەر وایە لەبەر ئەوە نییە کە گویان کزە، بەڵکو بەهۆی ئەوەیە کە کەم تەرخەمی دەکەن. چارەسەرکردنی ئەم کێشەیە پێویستی بەم ڕێگا گرانەیە. پێویستە دایک و باوەک ئەو شتەی مەبەستیانە بێڵێن، لێی بە ئاگا بن و پاشان داواکاریەکەیان بەهێند وەربگرن و دەبێ وشەکان بە وردی هەڵبژێرن و بە ڕاستگۆیی بە مناڵانی ڕابگەێنن. لەو کاتەدا منداڵەکەتان بە زووی فێری ئەوە دەبێت کە لە یەکەم چورکەوە دەتوانێت گوێتان لێ بگرێت و بۆ تێگەیشتنی ئەم بابەتە سەرنجی ئەم خاڵانەی خوارەوە بدەن. با لەو کاتەی قسەی بۆ دەکەن سەیری ناوچاوتان بکات. خەیاڵی منداڵ بە ئاسانی دەڕوات، بۆیە لە سیرکردنەکەی دڵنیا بن. ڕەنگە ئەم خاڵە گرنگترین هۆکاری پەیڕەوی منداڵ و گوێگرتنی بێت. بۆی ڕوون بکەنەوە کە مەبەست لە سیرکردنەکەی چییە. دەتوانن بە سوود وەرگرتن لەو یاریە فێری بکەن، چەند مەترێک لە دووری یەکتر دانیشن و سەیری ناوچاوانی یەکتر بکەن. هەر کەسێ زووتر چاوی لادا دۆڕاوە. ئەگەر مناڵەکە و سیرکردنەکە ترسا یان هەستی بە دڵنیایی نەکرد، بە سەیری دەمتان یان هەردوو چاوتان بکات. هەندێجار بۆ سەرنجڕاکێشان پێویستە بە ئارامی دەستبخەنە سەرشانی و بەهێمنی ڕووی بۆ لای خۆتان وەچەرخێنن. بۆ مناڵانی گەورە ئەگەر لە ئاماژەیەکی بچووک تێپەڕێت، ڕەنگە لە ڕوبەڕووبوونەوەکە بێئومێد بێت. لە کاتی قسەکردندا کە سیرتان دەکات تێبینی ئەوە بکەن لەو کارە ڕازیە. لە دواییدا ئەگەر پەیڕەوی فەرمانەکانیان کرد سوپاسی بکەن. بە ئارامی بەڵام بە توندی و تۆڵی بدوێن. ئەگەر بەدەنگی بەرز داوای کارێک لە منداڵ بکەن ئەوە فێر دەبێ تا دەنگ بەرز نەکەنەوە سەرنجتان نەدات. ئەگەر هەستان کرد کە دەنگتان بەرەبەرە بەرز دەبێتەوە بوەستن، هەناسەیەکی قوڵ هەڵکێشن، سێری ناوچاوانی مناڵەکە بکەنەوە و بە ئارامی پێی بڵێن ئەندی من داوات لێ دەکەم هەر ئێستا جلەکانت کۆ بکەیتەوە و بیخەیتە ناو کانتۆرەکەتەوە. لە ڕستەی پرسیاری خۆتان بە دوور بگرن. کاتێ منداڵەکەتان دەڵێت چۆنە ئەگەر جلەکانت کۆ بکەیتەوە، ئەگەر وەڵامی دایەوە ئێستانە، سەرتان سوڕ نەمێنێ. خۆ ئەگەر بڵێن ئێستا دەیت قاپەکان پاک بکەیتەوە، ئەوە هەلتان بۆ ڕەخساندووە بڵێت نایم. لە ڕستەی پێداگیری سوود وەرمەگرن، بە وردی داوای ئەنجامی کارەکە بکەن و متمانەتان بە خۆتان هەبێت
کە مناڵەکەتان بەباشی دەزانێت کارەکەی چۆن و لەکوێ و کەی دەبێ ئەنجامی بدات. ڕستەی سادا بەکاربهێنن. سوود لەو شانە وەرمەگرن کە مناڵان لێیان تێناگەن. ساکار و ڕوون بدوێن. ڕەنگە فەرمان و خواستە دوور و درێژەکانتان بێتە هۆی ئەوەی بەشی سەرەکی دواننەکەتان بپسڕێنێتەوە. لاوانی تازە پێگەیشتوو بۆ بیرکردنەوە و بنەمای زانیاریە زارەکیەکان توانایەکی سنوورداریان هەیە. گفتوگۆیەکی کورت و سادا لەگەڵ کاردانەوەیەکی ئاسایی زۆر باشترە لە وتارێکی دوور و درێژ. لە جیاتی درێژە پێدانی گفتوگۆ یان نرخی پارە و بنچینەی ڕەوشت چۆنێتی بارودۆخی کارەکەی بۆ ڕوون بکەنەوە. بەو شێوەیە یان هەر ئێستا واز لە پاسکیل دەهێنی یان تا هەفتەیەکی تر بۆت نییە سواری پاسکیل بیت. هەستی خۆتان بە مناڵەکەتان ڕابگەێنن. بێ ئەوەی ڕاستەوخۆ ڕەخنە لە منداڵ بگرن پێی بڵێن چه هەستێکتان بەرامبەر کار و ڕەفتارەکانی هەیە. بۆ نمونە بەڕاستی لەبەر ئەوەی تەوالێتەکە پاک ناکەیتەوە پێی ناڕەحەتم، یان لە کاتی خۆیدا کە بۆ ماڵەوە ناگەڕێتەوە بەڕاستی دڵگران دەبم. ئەگەر لەو ڕستانەی کە لە جیاتی مناڵەکەتان ئاماژە بە خۆتان دەکەن سوود وەربگرن، دەتوانن لەو ڕەخنە و سەرزەنشتانە یان هێرشکردنە سەری بەرگری بکەن و هەستی خۆتان بە شێوەیەکی کاریگەرتر دەرببڕن. چۆن لە شێوازەکانی ئارامگرتن خوێنساردی سوود وەرگرین. مێرد منداڵان قۆناغی منداڵیان وادەتەیات کە هیچ جۆرە دڵە ڕاوکەیەک و جۆرە بەرپرسیارەتێک یان گرفتێکی تێدانە. بەڵام مناڵانی دنیای ئەمڕۆ فشاری جۆرا و جۆر و گرانیان لەسەرشانە. ناچارن تەنانەت پێش ئەوەی بچن بۆ قوتابخانە فێری جیاوازی خوێندن و ژماردن ببن. مناڵان بەباشی دەزانن پێویستە قۆناغی دواناوەندی تەواو بکەن و بچنە زانکۆوە، یان زۆر جار ناچار دەبن بەرامبەر کێشەکانی جیابوونەوەی دایک و باوکیان یان ساتەکانی تەنیایی لە ماڵەوە بێدەنگ بن. ئاڵۆزیەکانی دەرونی منداڵ ڕەنگە وەکو نیشانەکانی فیزیکی وەک بێخەوی، سەرئێشە و خۆتەڕکردن لە شەودا دەرکەون، یان ڕەنگە وەکو هەستێک لە نیشانەی تووڕێی و ڕەتکردنەوە و ترس لە ناو دەرونیاندا دەرکەوێت. دەتوانین ئەم دیاردەیە وەکو کێشەیەکی پەروەردەیی باس بکەین. ئێوە وەکو دایک یان باوک دەتوانن شێوازەکانی زاڵبوون بەسەر ئاڵۆزیدا فێر بن. ئەم شێوازانە یارمەتی خۆتان و مناڵەکەتان دەدات تاکو بەسەر ترس و نیگەرانیەکاندا زاڵ بن. ئێمە پێمان باشە ئارامگر بن، چونکە ئارامگرتن لە ژیاندا ڕۆڵی گرنگ دەبینێت. ئەوەش پێویستی بەڕاهێنانە. دڵنیا بن کە ئەو ئەرکەش نرخی خۆی هەیە. بەرنامەکان و بابەتەکانی کۆتایی ئەم بەشە تاقی بکەنەوە و پەیڕەوی ئەو فەرمانانەی دکتۆر چارلز ریستۆبرل کە بۆ دایک و باوکان و مناڵان دایڕشتووە بکەن. یەکەم، کاردانەوەکانی ئاڵۆزی دەستنیشان بکەن. مایکل هەموو ڕۆژێ دوای تەواوبوونی لە قوتابخانە دووچاری سەرئێشە دەبێت. شێری بەهۆی شتی بێبایەخەوە تووڕە دەبێت. جان هەموو ڕۆژێ لە خەو هەڵدەستێت و سکیژان دەکات. ئامی بە زەحمەت خەوی لێ دەکەوێت. ئەگەر هەموو ئەم کێشانە وەکو نیشانەکانی نیگەرانی و مەرجەکانی زیادبوونی ئاڵۆزی بزانین کارێکی باشە. ئەو پێڕستەی لای خوارەوە دەتوانێت یارمەتیان بدات تاکو هەندێک لەو دیاردانە ئاڵۆزی پێک دەهێنن دەستنیشان بکەن. ئەوەشتان لەبیر نەچێت کە ڕەنگە ئەم نیشانانە لە ئەنجامی کێشە و گرفتەکانی لەش دروست ببن. بۆیە پێش ئەوەی هەر هەنگاوێک بۆ چارەسەرکردن هەڵهێنن پێویستە سەردانی پزیشکی تایبەت بکەن. هەندێک جار مناڵان بۆ سەرنجڕاکێشان یان ڕاکردن لە ژێرباری ڕاهێنانەکان لەم نیشانانە سوودوەردەگرن. دوور نییە کاردانەوەکان هۆکاری ئەم پێکهاتانە بن. ڕەنگە منداڵ بۆ ئەوەی نەچێت بۆ قوتابخانە خۆی بۆ درۆ نەخۆش بخات. ئەو حەز دەکات کەسانی دەور و پشتی زیاتر سەرنجی بدەنێ. دوور نییە ئەم منداڵە لە قوتابخانە کێشەی هەبێ و بیەوێت بە درۆ ئەو ئیشە بکات. نیشانەکانی فشاری دەرونی. یەکەم، جۆرەکانی ئازاری سەر. دووهەم، ئازارەکانی سک ئاوسان، برینی گەدا، قورحە. سێهەم، دڵتێکەڵ هاتن، ڕشانەوە. چوارەم، هەناسە هەڵکێشانی بەخێرایی، تەنگە نەفەسی، گێژی. پێنجەم، لێدانی دڵ بەخێرایی. شەشەم، ئاراقکردنەوەی دەست و تەربوونی ناودەست. حەوتەم، تووڕێبوون، نینۆ قرتاندن، مۆهەڵکێشان یان پێزڕاکێشان. هەشتەم، بێخەوی و کێشەکانی تری خەوتن. نۆیەم، مەترسی جۆرەکانی تری شڵەژان. دەیەم، شەرمکردن و خۆ دوورگرتن لە چوونە ناو خەڵک. 11، لە ڕەوش دەرچوون و توندنیشانی ڕەفتار. 12، هەستکردن لە ڕادەبەدەر لە بەرامبەر ڕەخنە و سەرزەنشکردندا.
13. کەمبوونەوەی هێزی خۆڕاگری لە بەرامبەر ناتەواویەکان. 14. تێکچوون و نەمانی وردەکاری بیرکردنەوە بەهۆی شۆڕژاویەوە. 2. بۆ ئەوەی کاردانەوەی پێکهێنانی ئاڵۆزی دەستنیشان بکەن یارمەتی منداڵ بدەن کاتێک بەم ئەنجامە گەیشت کە ئەم نیشانانە بەهۆی فشاری دەرونیەوە پێکهاتوون، دەتوانن لە قۆناغی دواییدا بۆ ئەوەی کاری ڕەفتارەکانی بدۆزنەوە لێ تێبگەن، هاوکاریان بکەن. ماوەیەک لەمەوپێش یەکێک لە پسپۆڕانی بواری منداڵان کچێکی بە ئێمە ناسان کە لە قوتابخانەدا دووچاری سکئێشە و ڕشانەوە دەبوو. ئەم پسپۆڕە نەیتوانی هیچ هۆیەکی پزیشکی بۆ ئەم حاڵەتە بدۆزێتەوە. لە ئەنجامدا مناڵەکە بە هاوکاری دایک و باوکی توانی هۆی ناڕەحەتیەکەی دەستنیشان بکات. ئەویش مەترسی بوو لەوەی کە هاوڕێکانی لە پۆلە نوێیەکەیدا گاڵتەی پێ بکەن. دایک و باوک گویان لە قسەکانی منداڵ گرت و دەربارەی کێشە و ترسەکانی لەگەڵیدا دوان. منداڵەکەیان هانیدا تا هاوپۆلەکانی بۆ ماڵەوە بانگ بکات و بەیەکەوە یاری بکەن و فێریان کرد چۆن خۆی ئارام بگرێت. ئەوەش بوو بەهۆی کەمبوونەوەی ئاڵۆزیەکەی. هەندێجار تێگەیشتن لە چۆنێتی کارکردن لەسەر فشاری دەرونی بۆ دایک و باوکان کارێکی گرانە. سەرەتا سینیتا نیگەرانی ئەوە بوو نەوەکو هاوپۆلەکانی لە پۆلە نوێیەکەیدا گاڵتەی پێ بکەن. لەو کاتەدا کە بیری دەکردەوە ئازاری ناوسک و ڕشانەوە دەستی پێدەکرد و نیگەرانی ئەوەش دەبوو کە هاوپۆلەکانی بەهۆی ئەم کارانەشەوە دووبارە گاڵتەی پێ بکەن. ئەگەر وا هەز دەکەن مناڵەکەتان لە کاردانەوەیەکی فشاری دەرونیدا دووچاری ناڕەحەتی هاتووە، هۆکارەکانی بۆشی بکەنەوە. ئێمە زۆرجار بۆ یارمەتیدانی منداڵان بۆ تێگەیشتنی کاردانەوەکان لەو چیرۆکەی خوارەوە و هاوشێوەکانی سوودوەردەگرین. لە سەردەمی کۆندا یەکێک لە پڕمەترسیدرین دوژمنانی مرۆڤی ئەشکەوتنشین پڵنگی ددان شمشێری بوو. ئەوان هەر بە بیستن لەم ئاژەڵە دەترسان، سەرەتا نەیانبینی بوو تا لە ئەنجامدا یەکەم جار مرۆڤی ناو ئەشکەوتەکە دەنگی پڵنگی ددان شمشێری بیست. ئەو کەسا کەوتە هەناسە بڕکێ و ددانەکانی بەسەر یەکدا جێربوونەوە و فشاریان بۆ هێنا. دەست و قاچەکانی وێکهاتنەوە، لەشی کەوتە لەرزین و لە ترسا ئەژنۆی سز بوو. کێشەکانی ئێمە لە دنیای ئەمڕۆدا کەمێک جیاوازە. پڵنگەکانی ئێمە بچووکترن، بەڵام بە ئاسانی گۆڕەپان بەجێ ناهێڵن. مناڵەکەی ئێوە دووچاری ئازار دەبێت، بەڵام هەموو ڕۆژێ دەچێت بۆ قوتابخانە. ئەندامی ئێمەش وەکو ئەندامی مرۆڤی ئەشکەوتنشین هەر خۆی کاردانەوە نیشان دەدات. زۆر چاک دەزانین ئەگەر لەگەڵ ئازارەکانی دەرەوەی ماڵەوە ڕوبەڕۆ ببینەوە، هەروەکو مرۆڤی ئەشکەوتنشین کە چاوەڕێی پڵنگی دەکرد، بەڵام سەرەڕای هەموو ئەمانە شانسمان باشترە، چونکە هیچ پڵنگێک ناماخوات. ئێمە دەتوانین بە سوودوەرگرتن لە شێوازە دەستنیشانکراوەکان ئارامی بۆ جەستەی خۆمان بگەڕێنینەوە، تاکو دووچاری ئازاری ناوسک و سەرئێشە و کاردانەوەی نەبین. بۆ دەستنیشانکردنی هۆی ئاڵۆزی مناڵەکەمان پێویستمان بە هەندێک شارەزایی هەیە تا بۆ پێکهێنانی پەیوەندی لە نێوان خۆمان و مناڵەکەماندا سوودی هەبێ. مناڵێکی بچووک بهێنە بەرچاوتان، ڕەنگە ماوەیەک بێت نەتوانێت بە ئاسوودەیی بخەوێت. لێرەوە دەتوانین باسی پیاوی ناو ئەشکەوتەکەی بۆ بکەین. ئەو پیاوەی دەترسا هەر ئێستا پڵنگەکە هێرشی بۆ بهێنێت یان بەیانیەک لای ڕووبارەکە بگرێت و بیخوات. پێویستە ئێوە بزانن کە هەندێک جار پاکردنەوەی مێشک و بیر لەم ترس و نیگەرانیە بێبنەمایانە کارێکی ئاسان نییە. چەند نمونەیەک لە نیگەرانەکانی خۆتان بۆ باس بکەن و هانی بدەن تا ئەویش دەربارەی نیگەرانەکانی خۆی بدوێت. دوور نییە لە تاقیکردنەوەی وانەی بیرکاری لە ڕۆژی چوارشەمە بترسێ. ئەگەر منداڵ لەبارەی کێشەکانیەوە بدوێ، بەرەبەرە هەز بە ئارامی دەکات. پێی بڵێن با بۆ بەیانی لە بیرکاری کۆشش بکات و هانی بدەن ئارام و لەسەرخۆ بێ و نەترسێت. سێەم، هەوڵ بدەن سەرچاوەی ئاڵۆزیەکان نەهێڵن. ڕزگاربوون لە هۆکارەکانی نیگەرانی باشترین ڕێگایە. ڕەنگە منداڵ لە ڕادە بەدەر لە ناو بەرنامە جۆراوجۆرەکانی ڕۆژانەیدا نقوم ببێ، ڕەنگە هیلاک بێت، ڕەنگە شەوان درەنگخەوی لێ بکەوێ، یان دەربارەی ئەو ئەرکەی کە پشتگوێی خستووە نیگەران بێت. ئێوە دەتوانن لە دووبارە پێداچوونەوە و گفتوگۆکردن و داڕشتنی بەرنامەی تازەتر سوودی پێبگێنن. ئەم فشارە دەرونیانە کەمکەنەوە. ئێمە لەسەر مناڵێک کارمان دەکرد کە بۆ ماوەی چەند ساڵێک دووچاری بێخەوی ببوو. ئەم کچە کاتێک چارەسەری بۆ کرا کە دایک و باوکی هۆی ترسەکەیان دەستنیشان کرد. بۆیان ئاشکرا بوو کە مناڵەکان لە ڕەفاندن دەترسێت. لەبەر ئەوە پەنجەرە و دەرگای ژوورەکەیان داخست
تاکو لە شەودا هەست بە ئارامی بکات. لە زۆربەی ئەو مناڵانەی دووچاری فشاری دەرونین کێشە سەرەکیەکانیان لە ماڵەوە تاقی دەکەنەوە. کاتێک ئێمە لەو مناڵانە دەپرسین بۆ یارمەتیدان و بەدەستهێنانی ئارامی چی لە دایک و باوکیان دەخوازن، زۆربەی جار ئەم شێوازە وەڵام دەدەنەوە. با ئەوەندە هاوار نەکەن. ئەگەر ئێوە شێواز و ڕێگەچارەکان کە لەم کتێبەدا باسکراون کەڵک وەرگرن، باشتر دەتوانن کێشە ئاڵۆزەکانی ناوماڵەوەی مناڵەکەتان کەم بکەنەوە. 4. منداڵەکەتان فێری شێوەکانی وەدەستهێنانی ئارامی بکەن. خۆتان و مناڵەکەتان هەوڵ بدەن تاکو لە بەرامبەر هەستی پڕ لە فشارە دەرونیەکان کاردانەوەیەکی تر نیشان بدەن. لێرەدا ئێمە ئاماژەمان بەو شێوازە سەرەکیانە کردووە کە کاریگەری لەسەر مناڵان و نەوجەوانانیش هەیە. هەموویان بەباشی بخوێننەوە، بەهێمنی و لەسەرخۆیی بەرەبەرە بەرەو پێشەوە بڕۆن. یەکەم جار قۆناغە سەرەکیەکان و ئینجا خەریکی قۆناغە پێشکەوتوەکان بن. ماوەی بێدەنگی. مەبەست ئەوەیە مناڵەکەتان فێرکەن تاکو چەند خولەکێک لە جیاتی هەر ساڵێکی تەمەنی منداڵ خولەکێک بە ئارامی پاڵبکەوێت. سوود لە کارنۆمەتر وەربگرن تاکو لە ماوەی مناڵەکەتان بێدەنگ ڕاکشاوە ئاگادار ببنەوە. دەمەوێت لەسەر قەروێڵەکەت پاڵ بکەوی. ئێستا چاوانت داخە. بزانم چەند دەتوانی چاوەڕوان بیت. ئافرین. ئێستا چەند خولەکێکە توانیوتە بە بێدەنگی بمێنیتەوە. لە تەنیش مناڵەکەتان بخەون تا نیشانی بدەن کە شێوازەکانی ئارامگرتن و پێکهێنانی هەستێکی نزیک لە نێوانتاندا بایەخی زۆرە. بە سوودوەرگرتن لە مۆسیقا هەلیچوونە ناو ئەندێشە و شێوەکانی خەیاڵکردنەوە دروست بکەن. شێوەی هەناسە هەڵکێشان. هەناسە هەڵکێشان بە ئارامی لە هۆکارە گرنگەکانی فێرکردنی ئارامیە و دەتوانن جێدەستان پێوەی دیار بێت. چیرۆکی پیاوی ئەشکەوت نشینی بۆ باس بکەن تاکو بایەخی هەناسە هەڵکێشانی بۆ ڕوونکەنەوە. لایەدت ماوە کە پیاوی ئەشکەوت نشین کاتێک کە ترساب و خێرا هەناسی هەڵدەکێشە بە خێرایی هەناسە هەڵکێشە وەکو چۆن لە پڵنگێک دەترسید. دوای 10 جار هەناسە هەڵکێشان و هەناسەدانەوە لێ بپرسن چه هەستێکت هەیە، گێژی، بێهێزی، لەوانەیە ترس و نیگەرانی واد لێ بکات حاڵەتی خراپتریشت بەسەردا بێت. لەسەر پشت پاڵ بکەوە، بیر و فکرت ئارام بکەوە، چاوت داخە، دەستێکت بخە سەر سنگت و دەستێکی تریشت بخە سەر سکت. ئێستا هەناسە هەڵکێشە. دەتوانیت هەست بە جوڵەی دەستت بکەیت. ئێستا بە ژماردن لەگەڵ مندا هەناسە هەڵکێشە و هەناسە بەرەوە. بەرەبەرە خێرایی ژماردنەکانت سووب بکەنەوە. مناڵەکەتان تا ژمارە 4 ئێوە هەناسە هەڵدەکێشێت. تا 2 ژمارە چاوەڕێ دەکات و دوایی بە 4 ژماری تر هەناسی دەداتەوە. دوایی 2 ژمارەی تر چاوەڕێ بکەن تا خولی دوایی دەست پێ دەکات. بە ژماردنی 1، 2، 3، 4 هەناسەت هەڵکێشە. بە 1، 2 هەناسە بگرە و بە 1، 2، 3، 4 هەناست بدەرەوە. لەو کاتێ دەتەوێت هەناست بدەیتە دەرەوە بە خۆت بڵێ ئارام بگرە. وابیهێنە بەرچاوت کە وشەی ئارامی بە پیتی سپی و بە گەورەی لە ئاسمان نووسراوە. بە هێواشی هەناسە هەڵکێشە و هەردوو دەستت لەسەر سنگ و سکت دانێ. هەست دەکەیت کام دەستت زیاتر دەجوڵێت. هەوڵ بدە هەواکەی بخەیتەوە ناو سکت و تا وەک میزڵدانێکی پڕهەوای لێبێت. دوایی بە هێواشی دەست بە سکتدا بهێنە و هەواکەی بەتاڵ بکەرەوە. ئەگەر مناڵەکە نەیتوانی ئەو کارە بکات و گوشار بخاتە سەرسکی داوای لێ بکەن خۆی ڕابهێنێت. لەو کاتەدا ئەوە دەستی لەسەر سکێتی زیاتر لە دەستەکەی تری دەیجوڵێنێت. ڕەنگە بۆ فێربوونی پێویستی بە چەند جارێک ڕاهێنان هەبێت. ئارام بگرن، گەشە بە پێشکەوتنەکە بدەن. پێویستە ماوەی ڕاهێنانەکان بە ئەندازەیەک بێت کە ئارەزوو هەست و خواستی مناڵ پارێزراو بێت. ئێستا کە فێربووی چۆن بە ئارامی لەسەر زەوی هەناسە هەڵکێشیت، وەرە و لەسەر کورسی ئەم ڕاهێنانە دووبارە بکەوە. لە یادت نەچێت کاتێک دەتەوێت هەناسە بدەیتە دەرەوە لای خۆت وشەی ئارام بگرە بە پچڕێنە. باشە، لەم ڕاهێنانەشدا لە هەمان ژماردنی پێشوش سوود وەربگرن. مناڵەکەتان هان بدەن لە شەو و ڕۆژدا چەند جارێک و لە چەند شوێنی ناوماڵدا لە حاڵەتی جۆراوجۆردا ئەو ڕاهێنانە ئەنجام بدات، وەکو بە پاڵکەوتن بە دانیشتنانەوە و بە وەستانەوە. لە ئەنجامدا مناڵەکەتان دەتوانێت هەر کاتێ پێویستی پێی بێ لەم شارەزایی بوونە نوێیە سوود وەرگرێت. بیرتان نەچێت
کە دەبێت ئارەزووی ئەنجامدانی بۆ دەستەبەر بکەن. کاتێک منداڵ لەم کارە شارەزایی تەواوی پەیدا کرد، پێی بڵێن هەر کاتێک هەستی بە نیگەرانی و ترس کرد، دەتوانێت لە شێوازی ئارامگرتن سوود وەرگرێت. هەر جارێکیش کەڵکی وەرگرت لە خشتەیەکدا شێوازەکەی جێگیر بکەن یان لە خودی منداڵ داوا بکەن ژماری جارەکان لە لای خۆی تۆمار بکات. ئێوەش بە بەخشینی خەڵات هانی بدەن بۆ ئەوەی منداڵ لە کاتە پێویستەکاندا لەم شێوازە سوود وەرگرێت. نیشانەیەکی نهێنی بۆ دیاری بکەن، بۆ نمونە بە چاوداگرتن یان وشەیەکی تری نهێنی لەو کاتەشدا زیاتر هانی بدەن. لەسەر خۆشلکردنی ماسوولکەکان. ئێستا مناڵەکەتان ئامادەیە بە دروستی هەناسا هەڵکێشێ و لەگەڵیشیدا ماسوولکەکانی شل بکات. بە چەند پێشنیارێک هانی بدەن، با بەرامبەر ئاوێنەیەک بۆستێ و ماسوولکەکانی دەموچاوی بجوڵێنێ. هەر قۆناغێ لەم ڕاهێنانە لە ڕۆژێکدا دووبارە بکەنەوە. لە دواییدا بەرەو قۆناغێکی تر هەنگاو هەڵگرن. لە ئەنجامدا خۆتان و مناڵەکەتان فێری هەر 4 قۆناغەکە دەبن. هەر قۆناغەش لە دەخولەک کەمتر دەخایەنێ و دووبارە پتەوبوونی چەند جارێک ئەنجامی بدەنەوە. قۆناغی یەکەم: دەستکردنەوە. پاڵ بکەوە و لەشت شل بکە. وەک لە پێشەوە فێری چەند چرکەیەک هەناسە هەڵکێشە. دەستت بنووقێنە. قۆڵەکانت خوار بکەرەوە و تا من بتوانم ماسوولکەکانت ببینم. فێری بکەن چۆن مشتی خۆی لە کاتێکدا کە قۆڵی بەرز دەبێتەوە بۆ لای مەچێکی ببات. لەسەر خۆ ماسوولکەکانت تا ئەو ڕادەی دەتوانی تون بکە. تا ژمارەدا بژمێرە. ئێستا هەناسەیەکی قوڵ هەڵکێشە و بوەستە. دوایی لە کاتێکا کە هەستت بە ئارامی کرد، ئارام بگرە. هەناسە بدە دەرەوە و لەگەڵیدا ماسوولکەکانت شل بکە تاکو قۆڵت بکەوێتە خوارەوە. پێویستە خێرا ئەنجام بدرێت. هەردوو دەستت وەکو بادرا و بجوڵێنە بە شێوەیەک کە زۆر لە شوێنی خۆیدا جوڵەنەکەن. شلبوونی ماسوولکەکان تاقی بکەنەوە. باشە. پێویستە ئێستا هەردوو دەستت هەست بە گەرمی بکەن. زۆر باشە. ئەم ڕاهێنانە بە هەردوو دەست بۆ چەند جارێک دووبارە بکەنەوە تا منداڵ فێری شلکردنی دەستەکانی بێت. لە کۆتاییدا داوای لێ بکەن کاتێکە لەسەر پشت پاڵکەوتووە چاوانی بنووقێنێ و بە ئارامی هەناسە هەڵکێشێت. دوایی دیمەنێکی خەیاڵی بهێنە بەرچاوی وەکو ئەم نمونەی لای خوارەوە. وا بێنە بەرچاوێت کە هەردووکمان بەیەکەوە خەریکین لە کەناری دەریا پیاسە دەکەین. تەنیا شتێک کە دەیبینین لە ئۆقیانوسە و دەستەکانیشت زۆر گران بوون. هەواش زۆر گەرمە و وردە وردە دەستەکانت زیاتر گران و گرانتر دەبێت. تۆ هەست بە خوێنساردی و ئارامی دەکەی. مۆڵەتی بدەنێت تا هەر کاتێک ئارەزووی کرد هەر لەوێدا پاڵبکەوێت و تەنانەت بشخەوێت. قۆناغی دووەم: پێپۆڵاینەکان. ئێستا مناڵەکەتان فێر بکەن پێیەکانی شل بکات. وەک احتیات، ئەگەر ئەم ڕاهێنانە بوو بەهۆی ماندووبوونی ناوقەدی دەستی لێ هەڵگرن. بەر لە درێژە پێدانشی لەگەڵ پزیشکی مناڵاندا ڕاوێژ بکەن و ئەگەر کێشەیەکی تایبەتیش هاتە پێشەوە بچنە سەر بەشەکانی تری لەش. پێی بڵێ بەسەر پشتا پاڵ بکەوە. هەموو هۆشت بخەرە سەر پێیەکانت. پێی ڕاستت درێژ بکە و پەنجە گەورەکەت بۆ لای سەرت خوار بکەوە تاکو ماسوولکەکانی ڕانت ڕق دەبێت. لەو کاتەدا چەند سانتیمەترێک لەسەر زەوی بەرزی بکەوە. ئەگەر مناڵەکەتان لە کاتی بەرزکردنەوەی قاچیدا گرفتێکی بۆ پەیدا بوو، یارمەتی بدەن. قاچت تونڕا بگرە تاکو شیشێکی پۆڵایی ڕق دەبێت. 1 2 3 4 5 هەناسەیەکی قوڵ هەڵکێشە. ئێستا قاچت توندە و وەکو شیشێکی پۆڵایی بە بەرزیەوە بیوەستێنە. 1 2 3 4 5 قاچت بە ئارامی بێنەوە خوارەوە. وشەی ئارام بە بێدەنگی دووبارە بکەوە. ئەگەر مناڵەکەتان نەیتوانی بۆ ماوەیەکی زۆر قاچی بەرز بکاتەوە، کاتەکەی کەم بکەنەوە. قۆناغی سێیەم: سکێڕاق وەکو بەرد. ئێستا کاتی ئەوەیە کە ڕاهێنانی نەرمکردنەوەی سکیژ نیشانی فێرخوازان بدەن. لەم کاتەدا بە مناڵەکەتان بڵێن هەناسە هەڵکێشێت. با ڕاهێنان بە قاچە پۆڵاییەکان بکات. دوایی بەو شێوەی لای خوارەوە کارەکە ئەنجام بدات. دەست و پێت زۆر شلن. ئێستا سکت ئەوەندە ڕق بکە وەک ئەوەی بیانەوێ مشتێکی لێ بدەن. چاکە. ئێستا هەوڵ بدە وەکو بەرد ڕقی بکەیت و هەر بەو شێوەیە بهێڵیتەوە. بە ئارامی تا ژمارە 10 بژمێرە. هەناسەت بۆ ناوەوە هەڵکێشە و بەهێواشی بڵێ ئارام. ئێستا هەناسە بدەرەوە و
سکت شلکە، جارێکی تر ئەو ڕاهێنانە دووبارە بکەوە. ئێستا هەموو لەشت شلە، دەست و پێت قورس و گەرمن، سکت لە کاوە بە زەویدا. دەمەوێ پشتت لەسەر زەوی بەرز بکەیتەوە و سەرت بخەیتە سەرزەوی. زۆر چاکە. بەم شێوەیە بیوەستێنە. هەناسەیەکی قوڵ هەڵکێشە و تا ژمارە 5 بژمێرە. لە دواییدا بۆ جارێکی تر پشتت بخەرەوە سەرزەوی. قۆناغی 4. ڕووکاری شادی. زۆربەمان فشار و سرنجەکانمان بە دەم و چاو و سەرمانەوە دیارە. مناڵانیش لەم دەستورە بەدەرنین. مناڵان هەروەکو ئێمە ددانەکانیان گیر دەکەنەوە و دەم و چاو گرژ دەکەن و ملوشانیان ڕق دەکەن. گوشاری سەر و مل سەر ئێشان پێک دەهێنێت. کار لەسەر هەموو لەش دەکات. پێش دەستپێکردن بەم ڕاهێنانە ماسوولکەکانی دەم و چاوت شل بکە. لە ئاوێنەدا سەیری خۆت بکە. ئایا دەمت تون داخستووە، ناوچاوانت گرش کردووە و شانت هێناوەتەوە یەک، چاوت خێل کردووە؟ لەم ڕاهێنانە سەرەتا دەم و چاوت بهێنەوە یەک و لە ناکاو شلی بکەوە. تا دەکرێت چاوت بکەرەوە و خێرا بینوقێنە. ددانەکانت بە توندی بخە سەر یەک و دوایی بەریدا. لێوت وەکو ماسی بهێنەوە یەک و لە دوایدا شلی بکەرەوە. لوتت وەکو کەروێشک لێ بکە. وا بنوێنن کە ڕووناکێکی بەهێز لە چاوانتانی داوە. هێز بخەنە سەرددانەکانتان و لێوانتان بە شێوەی خونچە بهێننەوە یەک. هەناسەیەکی قوڵ هەڵکێشن. ماسوولکەکانی دەم و چاوتان ڕق بکەن و کە من لە ژماردن بوومەوە بیوەستێنن. لەو کاتەدا وشەی ئارام لەژێر لێوەوە بڵێنەوە. اینجا هەناسە بۆ دەرەوە بدەن و هەموو دەم و چاوتان شل بکەنەوە. ئێستا جارێکی تر ڕاهێنانەکە دووبارە بکەنەوە. قۆناغی 5. ئازادکردنی بیرەکان. دوای ئەوەی مناڵەکەتان لە قۆناغەکانی پێشوو فێری شلکردنی هەموو لەشی بوو فێری بکەن کە ئەو بیرانەی مایە گوشاری دەرونی ئەو بوون لە مێشکی خۆی دەرهاوێ. سەرەتا مەشق لەسەر خۆتان بکەن. مناڵەکەتان بە ئاسانی دەتوانێت لە 100ەوە بە پێچەوانەوە بژمێرێت. بەم ژمارەیە دەست پێ بکەن یان بە هەر ژمارەیەکی تر کە دەیەوێت. خۆ ئەگەر بە پێچەوانەشەوە ژماردن قورس بوو دەتوانێت بە شێوەی ئاسایی بیژمێرێت. بە دەربڕینی هەر ژمارەیەک هەناسا هەڵکێشە و بیدە دەرەوە و بڵێ ئارام. چاوەکانت بنوقێنە و هەوڵ بدە بێجگە لە ژمارەکان بیر لە هیچ شتێکی تر نەکەیتەوە. ئێستا کاتی ئارامیە. کاتێ مناڵەکەتان بۆ چەند جارێک ئەم قۆناغە دووبارە کردەوە داوای لێ بکەن. دوای شلکردنی ماسوولکەکان بۆ گەیشتن بە قۆناغێکی فراوانتری ئارامی بیری ئازاد بکات. قۆناغی 6. ڕاهێنان. لەم شێوازانەی خوارەوە سوود وەرگرن تا قۆناغەکانی پێشوو بێتە بەشێکی ئاسایی لە ژیانتاندا. 1. بۆ ڕاهێنانی ڕۆژانەی مناڵەکەتان پەیڕەوی دیاریکردنی کات بکەن. ئەم کات دیاریکردنە پێویستە ڕێکوپێک بێت. بۆ زۆربەی خێزانەکان باشترین کات کاتی نووستنە، چونکە یارمەتی منداڵ دەدات ڕۆژەکەی بەخۆشی بەرێتە سەر. ئەو کاتێک کە منداڵ توانی بە تەنیا ڕاهێنان ئەنجام بدا چاودێری بکەن. مەبەست لەوەش ئەوەیە کە منداڵ هەموو کاتێک کە پێویستی بەوەیە لەم شتانە سوود وەربگرێت کە فێریان بووە. باشتر وایە کاتێک کێشەیەک لە ئارادانیە ڕاهێنانەکە لەبیر نەچێتەوە. ئەو کاتە تێدەگەن تا چه ئەندازەیەک دەبنە هۆی دروستبوونی ئارامی. 2. بە مەبەستی زیادکردنی خواستی منداڵ لە خشتە سوود وەربگرن. بە جێبەجێبوونی ئەو خوا تازەیە دەتوانن لە ژماری پاداشتەکان کەمکەنەوە. 3. لە شێوازی ئارامگرتن سوود وەربگرن. دوای فێربوونی شێوازە گشتیەکانی ئارامگرتن منداڵ دەتوانێت بە وتنەوەی ڕیتمی ئارام ئاڵۆزی خۆی کەم بکاتەوە. بۆ زیادکردنی کاریگەری شێوازە ناوبراوەکان لە شێوازەکانی شەشچرکێیی دکتۆر چارلز ئەرستۆبرل سوود وەرگرن. پێ بکەن و ددانەکانتان لەسەر یەک دانێن. هەناسەیەکی قوڵ هەڵکێشن و لە سنگیدا بهێڵنەوە. لە ناکاو بیدەنە دەرەوە. بیر لە واژەی ئارامی بکەنەوە. وا هەست بکەن کە نیگەرانی و ئاڵۆزی لەسەرەوە بەرەولای پەنجەکانی پێ دێنە خوارەوە. شێوەی سوودوەرگرتنی ئارامی بە خێرایی لەم شێوازەی شەشچرکێیی فێری منداڵ بکەن، نیشانێکی نهێنی لە نێوان خۆتان و مناڵەکەتان دیاری بکەن تاکو لە کاتی پێویستدا بە نیشانەیەک لەلایەنی ئێوەوە ئەم کارە ئەنجام بدات. کاتێک منداڵ خۆی ئارام دەکاتەوە و لەسەر خۆ کاردانەوە نیشان دەدات، ئێوە هانی بدەن و بەباشی باسی بکەن.
خۆشەویستان لە ئەڵقەی داهاتوودا ئاشناتانەکەین بە بەشێکی تری ئەم کتێبە. تا ئەو کاتە ڕێز و سڵاوی عتاقە لەداغی جێبەجێکار سۆزان سالار پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.